بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێ ئەم کاتە هەموو کاتێکتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەم ڕۆژ بە کۆمەڵەیەک تەوەر و بەرگە و بابەتی نوێ جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شێداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەمەر بن خوای گەورە هەموو لایەک پارێزراوە و سەلامەت بکات. لەگەڵ هاوکارانمان لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتان نبینم بە کۆمەڵێک بەرگە و بابەتی گرنگ وەروە پێوەست بە ژیانی ڕۆژانەمانەوە مێ دەکەین تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا بە تایبەت لە کۆمەڵگای کوردەواری و یاخود ئەو کۆمەڵگایانەی کە تا ڕادەیەک دەکەونە ژێر کاریگەری عاتفی و وە کۆمەڵێکە پروپاگەندەوە بابەتی سحر و جادوو دەبێتە بابەتێک کە ڕەنگە کاریگەری زۆری لەسەر ژیانی هەمومان هەبێت. بۆیە لەم تەوەری یەکەمی پرۆگرامەکەمانە باس لە کاریگەریەکانی سحر و جادوو دەکەین. ئایا تەسیریان لەسەر یان کاریگەریان لەسەر مرۆڤ دەبێت، کاریگەریان لەسەر ڕەفتارەکانی مرۆڤ دەبێت. لە تەوەری دووهەمی پرۆگرامەکەشماندا لەژێر ناونیشانی تێزێکی دکتۆرایە کە لە زانکۆی سلێمانی گفتوگۆی کراوە کە باس لەوە دەکات گەشە پێدانی مرۆیی لە ڕوانگەی قورئانی پیرۆزە و یاخود گەشە پێدانی مرۆیی لە قورئانی پیرۆز گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین کە قورئانی پیرۆز چۆن پاڵپشت و هەروەها چۆن ئیشی لەسەر توانا و هێز و هەروەها ئامانجەکانی مرۆڤ کردووە. لە بەشی سێمی بەرنامەکەشماندا باس لە کاریگەری خراپەکانی بێکاری لە کۆمەلگا دەکەین. ئەگەر بێت و خەڵک کاری نەبێتەوەتە تووشی سەرێشە و گرفتە دەبێت وەروە هیچ کاریگەریەک لەسەر ڕەفتارەکانی تاکەکانی کۆمەلگا دروست دەکات. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم تەوەرە سەرکیانشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوا. بەڵە بەڕێزان تەوەریەکەمی پرۆگرامەکەمان تایبەت کردو بە سحر و جادوو بابزانین سحر و جادوو چییە کە بەداخەوە لە ئێستادا لە کۆمەڵگەی کوردیا بە تایبەتی کە زۆر پەری پێدەدەن و خەڵکێکی زۆر پەنای بۆ دەدەن. بابزانین ئایا سحر و جادوو بوونی هەیە وەکێن ئەوانەی تا سحر و جادوو دەکەن و ئایا پێغەمبەران سحر و جادویان لێکراوە. ئەمانە کۆمەڵک پرسیاری دیکە لەگەڵ میوانەکەمان تاوتویان دەکەین کە زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیار مەنسووری مامۆستای ئاینی. مامۆستا زۆر بەخێر بێت و سوپاس بۆ ئامادەبوونت. بەخێر بیتەوە حەجەکەش بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله ومن والاه. قال بابتي سحر وبابتي جادو كردن بابتي شي زور خطرناك تنانت قصة كردن لي وقناعت بوون پێی چونکە بابەتێکە قورئان بە بێخیلاف بابەتەکە یەکلایی کردوتەوە و چەندین دەقمان هەیە زۆر خەتەرناکە باسی
چون بۆ لای ساحیر و باسی قەناعەت بوون بە سیحر و مامۆستا ویستم سەرەتاوە بپرسم بڵم جارێ سەحر بوونی هەیە طبعا زۆر کەس هەیە ئەڵێ شتی وان نییە طبعا لە قورئانە ئەوەی کە ئەڵێ بوونی نیە ئەڵێ سحر بوونی هەیە بەڵام ئەڵێ ئایا جن ئەچێتە لاشەی ئینسانەوە یان ناچێت یعنی ئەتوانێت لە خارجی لاشەی ئینساندا تحکم بەسەر ئینسانەکەەوە بکایان ئەچێتە ناو داخلی ئینسانەوە ئەوە بابەتێکی خلافی ئەگەر بابەتی سحر بوونی هەیە بابەتێکی خلافی نییە لە قورئاندا لە سوورەتی بەقەرەدا واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت ما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر خطرة يعني حتى أوانيك للشياطين سحر يعني كردوا أخوي تعالى كباسيك على القرآن ده وتوانا إنما نحن فتنة فلا تكفر يعني كابرا كانت وخوي في سحر كردوا بيانو تو إنما نحن فتنة إما فتنين فلا تكفر خود كافر مكة يعني خود فيري سحر مكة يعني خود قالوا ده مكة بس سحر بو وتوانا إنما نحن فتنة فتنان بۆ زانینتان کەمترین ساحیر ئەتوانێت تەوبە بکەن ناتوانێت تەوبە بکەن لە دەسەڵاتی خۆیانە نییە کاتێکچێن ئەوانەی کە ئەتوان سحر بکەن ئەبنە ساحیر چکە جیاوازن لەگەڵ کەسانی دیکە بۆ نمونە مامۆستا عەفو هەندێک جار کەسانێک گەچنە لای ساحر کە کۆمەڵە قسەیەکەکەن تۆ ئەڵێی سحر بوونی نییە بڕوای پێ مەکە ئەڵێ بۆچی فڵانە ساحر وای و توش تەکەشی ڕاست دەرچوو بۆچی ئەبێ ئەم شتانە ئەوان طبعا لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوە هەر وتراوە ئێمە عالەمێکەیە ئەم عالەمە ئاگامان لێ نییە عالەمی غەیب ئاگامان لێ نییە مەلائیکە چۆن دێ شەیاطین چۆن دێن چۆن ئەڕۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتنە لایەن ئافرەتی بۆ ناوی زەینەب بوو طبعا لە حەدیث هاتووە باشە ئێمە باسی سحرەکەین هەندێک جار ئەچین ئەو قسەی کە ساحیرەکە هیکە تەواوە فەرمووی چی فەرمووی کاتێک کە شەیاطین ئەو طبعا ساحیر کۆمەڵی کار ئەکات بە مقابل جن هەواڵێ داتی مقابل ئەنی بۆ نمونە هەندێک کارەکات ئیتر ئەوەی کە شەیاطین داوای لێکە لا کوفرکردن بەخوا بێ لەوە بێ کە مەسەلەن تارەتگردن بە شیر بێ کە شیر لە ئیسلامە پیرۆزە لەوە بێ کە قورئان بەرێتە شوێنی تەوالێتەوە خوا پەنامان بە لەوە بێ کە بۆی نییە بۆ مودەی 40 ڕۆژ ئاو بەرجانی بکرێت چونکە ئەو ئینسان پاکەکاتەوە کۆمەڵی خاڵەکەش کەسانێک دەتوان ببنە ساحر کە ئەبێ کافر ببن ئەبێ کافر ببن ئینکاری نییە إنما نحن فتنة فلا تكفر هیچ کەسێک نابێتە ساحر إلا کافر بووە لە پێشدا إلا تسلیمی بەرنامە پرۆگرامی شەیطان بووە کاتێک کە تسلیمی بەرنامە پرۆگرامی شەیطانە بێ شەیاطین عالەمێکی غەیبە مەلائیکەت عالەمێکی غەیبە کاتێک کە مەلائیکەت گوێ لە ئەخباری ئاسمانەگرن هەواڵەکانی ئاسمانەگرن جاری وایە شەیاطینی گوێی لێگرێ ئەو ئەستێرانەی کە ئەکشێنەوە لە قورئانە باس کراوە ئەو ئەستێرانە لەوان ئەگیرێ ئەم شەیاطینە هەواڵێکی بەرگوێکەوە لە ئاسمانە چۆنە خوازانێت بەڵام جاری وایە شتێک کە بە ساحیرەکەی ئەڵێ ساحیرەکەش بە توێڵە قسەکانێکە گرێت چکە گوێ لە ئەخباری ئاسمان بووە ئەمە چۆنە خوازانێت بەڵام لە حەدیثە لە فەرمایشتی پێغەمبەردا لە قورئان هاتووە بۆیە بابەتی سحر کاتێک هەندێک جار ساحیرەکە قسەیەک ئەکا وایە بالفعل وایە هەواڵێک ئەدا وایە جاری وایە چونکە بۆ ئەم ئینسانە خۆی یەکلایی کردوێتەوە بڵێتە عەبدی شەیطان شەیطانیش هەندێک معلوماتی بە مقابلی ئەو عەبدایەتیە دات بەڵام دکتۆر ئێستا لێرە پرسیارێکی جەوەری هەیە پێم وابێت تۆزە خلافیش لەسەرم بابەتێ پێم خۆشە ڕێی بەڕێستان ئەوە بۆ منێکی مسلمان ڕەنگە لەبەرەوەی کافربوون بە دوایەتی یاخود لە ترسی قورئانی پیرۆز و بنەما شەرعیەکان ئێمە خۆمانە پارێزین لەسێ بەڵام کۆمەڵگا هەیە باوەڕیان بە خوانیە باوەڕیان بە قورئان نیە ئەسڵەن مسلمان نین کەواتە ئەگەر بێت و بەم شێوەیە باس بکەین مرۆڤەکان بتوانن بە سوکایەتیکردن و بە کۆمەڵێک قیەمی ئاینی و پیرۆزیەکانی ئیلاهی لینک لەگەڵ شایەتینەکانە دروست بکەن ئیتر دەستگا مخابەڕاتیەکان ناوەندە زانستیە گەورەکان یعنی کۆمەڵێک شت هەیە نیشانەی پرسیارێکوێتە سەر ئەکرێ و کۆمەلگانەی مسلمان نەبن لەگەڵ جنەکان دەستێکەڵ بکەن و ئێدێمە چۆن دەرەقەتیان بین طبعا جن جارێ دەست لەگەڵ کەسێکا تێکەڵەکە کە ئاینێکی هەڵبژارد بێت بۆ زانینت ئاینێکی هەڵبژارد بێت و کوفر بکە بۆ ئاینەی خۆی ئینا ئیشی بۆ ناکات ئیشی بۆ ناکات
کەسێک هیچ ئاینێکی نییە و حەقی نییە بەسەریەوە ئەو شتی پێ نادا ئەمجا جنیش یعنی توانە و قدرەتی مەحدودە یعنی هەموو توانە و قدرەتێکی نییە یعنی خەڵکێک پێی وابێ کە جن هەموو شتێکی پێکرێوان نییە بۆیە ئەو کۆمەڵگایانەی کە حیساب بۆ دین ناکەن ئێستا کێشەی شایەتینیان نییە کێشەی جنیان نییە کێشەی ساحیریان نییە زیاتر لە دەوڵەتی ئیسلامی وانە زیاتر کۆمەڵگایەکە کە پەیوەستە بە ئاینەوە پەیوەستە بە ئاینەوە بەدەودەچوون بۆ ئەم بابەتاکات و ئەم قەزێ لە ئاینا باس کراوە ئاین هەڕەشەی لەو کەسانە کردەوە کە سیحرەکەن و ئەم دەقانەش کاتون بۆ ئینسانی مسلمانە چونکە إنما نحن فتنة فلا تكفر کەواتە پێشتر کافر نەبووە کەواتە ئەم کەسێک کە پەنا بۆ سیحرەبات ئەوێ خۆی فێری سیحرکە پێشتر کافر نەبووە پێشتر دینێکی بووە پێشتر ئاینێکی هەڵبژاردووە بەهۆی ئەم سیحرەوە يفرقون بين المرء وزوجه ماڵەکان تێکەدەن بەڵام ئەمڕۆ ئەگەر تەماشاکەین بەداخەوە شوێنی ساحیرەکان هێندە عیادەکان قەرەباڵخە ساحیر ینی دکتۆر چۆن ساحیر بناسینەوە ینی وایە چۆن لە مەلاو شێخ جیاکەینەوە زۆر جارچیتە لای کەسێک مامۆستایەکی ئاینی ئاەت و قورئان هەڵاو ئەستێت و ینی بەدەقی قورئان شتێ بۆ ئەکات طبعا ئینسان طبعا ئەبێ بزانێت بۆ لای کێچێت بۆ نمونە جاری وایە ئافرەتێکە ئەوێ کوڕێک بێتە داوای یعنی شتی وهاتەوە بەلا من کوڕێک ئافرەتێک زەواجی پێ بکە ڕازی نابێت کابرایەک شێخی ناوە مەلای ناوە هەرچیکی ناوە مەسەلەن پێڵێ بۆرە بۆ لای من بە زەمانەت ئەو کارت بۆکەم طبعا ئەمە دیارە کاری شەیاطین و کاری ئینسانێکی عادینە پاشان ئێمە چۆن بیناسین ئەمە زۆر گرنگە یەک کاتێک ئاچێ بە لای ئینسانە ئەو ئینسانە پرسیاری ناوی دایکی لێکات ئەمە یەکەم نیشانەیە کە ساحیر لە ناوی باوکەوەیش ناکە لە ناوی دایکەوەی شەکات چونکە هەر کاچی بۆ لای ساحیر خۆش دەخاتە گومانەوە خۆی شێکەوتە گومانەوە کە کێ ئەڵێ ئەم باوکە باوکی ئەسڵی تۆیە بەس دایکەکە دایکی ئەسڵی تۆیە هەنی یەکەم گومانکە بۆ دروستەکە تۆ لەوە چۆ باوکی ئەسڵیت نەبێت بۆیە یەکەم شتکە بیناسیتەوە پرسیاری ناوی دایکەکات دایکت ناوی چییە ئەمە یەک دوو پێت ئەڵێ تا مدەیەکی ئەوەندە ئاو بەکارمێنە سێ پێت ئەڵێ هەوڵ بە زۆرترین کات بە تەنها بیت چوار پێت ئەڵێ هەوڵدا لەو شوێنانەی کە دوو لە ڕۆژێنابتان ئەوەیە زۆر بمێنەرەوە جا تەوالێت بێ حەمام بێ ئەڵە زۆر بمێنەرەوە پاشان یەکێکی تر لە نیشانەکانی ئەوەی کە ئێمە ئینسانی ساحیر بناسینەوە جاری وایە پارچە شتێک دەدە تەڵێ بیسووتێنە بە دووکەڵەکەشی بچێتە دەم و ئەوەتە یعنی کۆمەڵی نیشانەی زۆر ڕوونی هەیە هیچ ساحیرێک نییە ئیلا ئەم نیشانانە هەر لە ئەوڵۆ ڕۆدات یان مەسەلەن قسە لە غەیبیاتی بابەتی ژیانی تۆکات جاری وا تۆ دەمت نەکردوێتەوە ئەڵە تۆ ئینسانێکی ئاوای تۆ ئینسانێکی ئاوای بەبێ ئەوی لە مەسەلەی عیلمی تەنمی بەشەریش شارەزابێ و جاری وایە ئەم ئینسانە بۆ خۆی بەوای ناسیتەوە هەر ئەو وەرەقەی کە ئەیداتێت تەمەن وەرەقا ساحیرەکان جاریوا لەسەر بسمیلایەک بەکارێنن لە ناوەڕاستدا کۆمەڵە تەڵاسیم دروست دەکەن کۆمەڵە خانەیە ئەم خانانە لە یەکەمان ڕقمێکی تایە لە دۆمان ڕقمێکی تریتایە لەم سەر ڕقمێکی تریتایە لە خوارەوە ڕقمێکی تریتایە ئەم ساحیرە دەیە بەعیلم ئەمە فێر بووە بەعیلم دوایە کە بۆ بە ساحیر کتێبی تایبەت هەیە لەم بارەوە کتێبێکی زۆر خەتەرە کتێبی بوونیە شەمس مەعارف الکوبرا کتێبێک هەر مەمنوع چاپیش بکرێ کتێبێکی زۆر خەتەر یان هیچ کەسێ نەخوێندەوە ئیلا شێت بۆ لە کۆتاییدا کتێبێکە بەس باسی فێربوونی سحر و جادووەکە کتێبێکی زۆر خەتەرەیە خوارد لە هیچ ماڵەکان نەبێ جا ئەم ساحیرە بەم خاڵانەیە ئەتوانی بیناسینەوە بە هیچ جۆرێ ئەم ئینسانە کە ساحیرە باسی قورئان ناکات باسی ئاەت ناکات باسی خوا ناکە هەر سار تەکاتۆ لە دینداری خواناسی ئەو کەسی کە سیحری لێکراوە چۆن بزانێ بۆ نمونە منێک چۆن بزانم کە سیحرم لێکراوە نیشانەکان چین طبعا نیشانەی ئەو کەسێک کە سیحری لێکراوە زیاتر لە 20 نیشانەی هەیە 20 نیشانە ئەم نیشانانە مەرج نییە یەکدانەیە لە ئینسانێکا بێتتر ئەمە سیحری لێکرابێت ئاگادار بین ینی زۆر جار ئەم بابەتە زۆر گەورەکە زۆربەی نیشانەکانی تێدا بێت زۆر گەورە کراوەوە بەداخەوە ئەمڕۆ
کابرا مەعیدەیەکی دەڵێن سحر دەکراوە، چاوی سوورە بێڵە سحر لێکراوە، زەواجی بۆ نابێڵە سحر لێکراوە، دوو کەس بۆ یەکەوە ناگونجێڵە سحر لێکراوە، لە کەسابەتە زەرەرەکەڵە سحر لێکراوە، یعنی دامێکەکە لە ماڵی شۆ مناڵە گشتێکی دەڵێن سحر لێکراوە. بەداخەوە ئەمڕۆ بابەتی سحر زۆر گەورە کراوە، ینی بە شێوازێ گەورە کراوە، خەڵک پێی وایە ئەوەی ڕۆدا لە ژیانە سحرە ناوانیە. بۆیە ئەم نیشانانە کە باسیەکەین مەرج نییە یەک نیشانی لەواچ دۆی لە منە هەبێت، بەڵام سحریش نەبێت لامانکاتە. نیشانەکان بە کورتی لە خزمەت جەنابتان و بینەرانە باسی کەم، ئینسان گۆڕانکارێکی جەزری بەسەرادێت. پێشتر حەزی لە ژوورێک بۆ دانیشی، ئێستا زۆر ڕقی لەو ژوورەیە ڕوونە. پێشتر زۆر حەزی لە سیارەکەی بۆ زۆر ڕقی لێتی، حەزەکانی پێچەوانە ئابێتەوە، یعنی بە بێ هۆکار ڕەفیقێکی زۆر خۆشەویستی بووە، خێزانی بۆ زۆر خۆشەویستوە، ئێستا ئەنە خۆی ڕقی لێتی کە ئەیبینێ بێت تااقەتە بێ. من نیشانەکان تەمبەڵە بێت، تەمبەڵە بێ لە عیبادەتدا لە بەندایەتیکردنە، تەنانەت تااقەتی قورئان خوێندنی نییە، تااقەتی زیکری بەیانان و ئێوارانی نییە. پاشان ئەم ئینسانە زۆر درەنگ خەوی لێکەوێت، ینی کە ئەخەوێ زۆر درەنگ خەوی لێکەوێت، کە ئەخەوێ زۆر درەنگ خەبەرێ بێتەوە، ئەنی تەمبەڵە بێت، تەمبەڵ ئینسانێکی خەواڵەوە بێ. نیشانێکی ترەوەیە کە ئەم ئینسانە بەردەوام حەزی بە تەنهاییە، ینی حەزەکە تەنها بێت، حەزەکە لە ژوورێکە بێ، کەسی لەگەڵانە بێ، کەس قسەی لەگەڵانەکە، سەردانی کەس نەکە، کەس سەردانی نەکە. نیشانێکی تر نیشانەکانی ئەوەیە کە ئەم ئینسانە پەڵە لە گیانە دروست دەبێت. پەڵەی چۆن؟ پەڵە جاری وایە لەم باڵی دروست دەبێت، بەس ڕەنگی پەڵەکە چۆنە؟ پەڵە شینە لە گیانە دروست دەبێت. ئەم پەڵە لە ناکاوە نامێنێ، فحسێکی خۆمان بکەین دوای دکتۆر. ئەم پەڵە لە ناکاوە بەبێ ئەوەی دەرمان بەکاربێنی لێرە نامێنێت، چێتە جێگایەکی تر، چێتە جێگایەکی تر، یعنی بە گیانە ئەسۆڕێتەوە ئەم پەڵە کە ئەمەژی گەورە نیشانەکان لەواچە نەخۆشیش بێ، مەسەلەن لەواچە ئین سحر نەبێ. پاشان ئەم ئینسانە بەدەم خەوە زۆر وەڕی ناکە، زۆر شتەڵێت، بەس مەرجنەوەی کە وەڕی نابکایتر ئەمجا خەوی زۆر ناخۆشە بینێ، مەسەلەن بەردەوام لە خەویدا لە قەبرستانە، بەردەوام لە خەویدا مەسەلەن هەندێ ئاژەڵ ئەبینێت، ئەو ئاژەڵانەی بە تایبەتی کە شەیاطین خۆیان خەنە سەر شێوە ئەوانە، یعنی ئینسان گەرێکە بینێ کە دەموچاویان دیارنێ بەس لیانە ترسێ، یعنی ئەم نیشانانە ئەمجا گوێ لە قورئانەگرێ، کە گوێ لە قورئانەگرێ زۆر بێتاقەت دەبێت، دڵی سەریع لێدا. زۆر جار لە کاتی گوێگرتنە قورئانەکە ڕێک ئەکۆکێت، هەستەکە کە شتێ لە قورئیەتی، یعنی کە گوێ لە قورئانەگرێ، گوێ لە ڕوقی ئەگرێ، ئیتر هەست بە کۆکی نەکات. ئەم ئینسانە تااقەتی مزگەوت و ماڵی خوا و ئەوانەی نابێ. ئەگونجێ ئەبێ هەموو نیشانەکانی تێدا بێ، ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەمە سحریان، ئەتوانین بڵێن ئەم نیشانانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد چەندانەیەکی شیانی تێدا بێت هەر سحرە. فلانێک کەسێکە بێ هەندێکیانی تێدا بەڵام هەندێکیانی تێدا نییە. جاری وایە هەندێک لەم نیشانانەی تایە، بەڵام کابرا بۆ خۆی تووشی کارەساتێ بۆ ئەماتۆ بەسەریدا، کابرا تووشی کارەساتێک بۆ زەرێکی زۆری کردووە، ئێستا حەزی بە تەنهاییە. زۆر باشە کاتە شاخەوان بەدڵنیایەوە ڕەنگە ئێستا بەشێکی زۆر لە بینەران لە مسلمانان کەسێکی نامرد و بێویژدان بۆتە ساحیر و دەسەڵاتی لەگەڵ ژنات تێکەڵ کرد و ڕەنگە کۆمەڵێک وردەکاری بزانێ، کەسێکیش دەچێ ئەوێ کەسێک تەلیسم بکە یاخود جادوو لە کەسێک بکە، کەواتە لێرەیە جادوو کێ جادووی لێکرێ یاخود کێ ئەوەندە لاوازە کە هەر کەسێک بچەیش لەسەری بکە ئەتوانێت جادووی لێ بکرێت. بەمانەیەکی تر منێک چی بکەم بۆ یەگەر هەزاران دوژن و ناحەزمە بێ بیانەوێ سحر لە من بکەن و بەڵام من تەسیرم لێ نەکا و بەرامبەر دەسەڵات و هێزی ساحێرەکە بۆسمەوە پارێزراو بم. ئەمە پرسیارێکی زۆر جەوهری جوانە. ئێمە پێش ئەوەی بابەتی سحر گەورەکەین لە بەرچاوی خەڵک ئەبێ بابەتی بەرگری ئەم ئینسانە بەهێزکەین. یعنی ئەم ئینسانە وا زەعیف نەکەین کە ئیتر تەواو ساحیرەکە دوانێ بە ئارەزوی خۆی یاری پێ بکات. ئەم بابەتی بەرگریە وا لە ئینسانەکە بکەین بتوانێت بەرگری بکە. طبعا زیکری بەیانان و ئێواران، زیکری تەسەوورکەن زیکرەکانی بەیانان و ئێواران لە شەو ڕۆژێکدا کە ئینسانی خوێنێ 35 جار پەناگردنی تایە بەخوا لە شەیطان. 35 جار. ئەمەکەواتە یعنی ئینسانی لە شەو ڕۆژێکدا خوای پێغەمبەر پێی فەرمێ 35 جار پەنا بگرە بە شەیطان، پەنا بگرە بەخوا لە شەیطان، لە کەیدی شەیطان، لە فێڵی شەیطان. ئەمە دیارە شەیطان بابەتێکی خەتەرە تەوان. بۆیە ئێمە چی بکەین؟ یەکەم ئەو کەسەی کە
بەردەوامە لە زیکر و یادی خوای پەروەردگار کەمترین جار شەیطان زەفەری پێ بێت چۆن ئینسان ئەگەر بەردەوام پاک و خاوێن بێ ڤایرۆس زۆر درەنگ بۆی دێت ینی ئەم ئینسانە خۆی پاراست بوو ئینسانیش کاتی خۆی پاراست کە زیکرەکان بینی خۆی لەگەڵ خوایە چاک کرد ئەم ئینسانە بۆ نمونە کارگەلێکی نەکرد کە ئەم کارانە وای لێ بکات ئیمانی لاواز بێت چکە کە ئیمان لاواز بوو ئینسان کەی بەیت الخەریبی یعنی لاشەی وەکو ماڵێکی چۆڵ و کاولەی لێ دێ ئەو کاتە هەموو کەسێک زەفەری پێبە بۆیە خراپترین شت کە ئینسان دەستی پێ بدات و شەیاطین زەفەری پێبن لاوازی ئیمانە ئەمە زۆر خەتەرە لاوازی ئیمانە وازێنان لە زیکر و یادی خوای پەروەردگار وازێنانە لە زیکرەکانی خەوتن ئێمە بۆ کاکە جل لە بەرەکەین زیکرەیە ئاوە خۆین زیکرێ ئەخەوین زیکرە هەیە لە خەواڵەسی نیوە شەو خەبەرمانە بێتەوە زیکر هەیە ئەمە هەموو شتە بۆ چیەتی کاتێ بە بەردەوام دەم بە زیکری بۆیگەریمان لێ ئینسان ئەبێ ئەوە بزانێت شەیطان دوژمنێتی وانە خوای تەعالا فەرمووی دوژمن ڕاستکراوەتەوە ئەم دوژمنار خوایش ئەزانێ بەچی ئینسان لێ پارێزرێ وانە باش مامۆستا ئەی ئەگەر کەسێک لی کرا ئایا سیحر بەتاڵە بێتەوە بەتاڵبوونەوەکەشی چۆنە طبعا سحر چەند جۆرێکە بەتاڵبوونەوەکەشی چەند جۆرێکە بەڵێ سحر هەیە لە ڕێگەی خواردنەوە درێ بە ئینسان لە ڕێگەی خواردنەوە درێ بە ئینسان یا لە ڕێگەی خواردنەوە درێ بە ئینسان سحر هەیە لە ڕێی خواردن و خواردنەوە نییە لە ڕێی مەسەرەن بۆ نمونە کابرایەک سحرەکەنە سەر ئاوێکدا لە ژوورەکەی ڕێژن لە بەردەم دەرگاکەی ڕێژن ئەمە جۆرێکی ترە ینی زۆر جارەوە ئەوە کێشە بووە ینی کابراڵێ من لە ماڵەکەی عیبم نەبووە ئێستا لەو ژوورەیە لە ژوورێک لەو ماڵەدام خەریکە شێتە بم یعنی کامکە ناو ژوورۆ تێدا ئەمە زۆر جار ئەگەری ئەوەی لێکرێت ئەگەری ئەوەی لێکرێت ئەو جۆرە سحرە بێکە بەسەر ئاوا خوێندرا و ئاوەکە ڕژاوە بێ ئەمە چارەسەری جیاوازترە ئەوەی کە بە خواردن و خواردنەوە درراوە چارەسەری جیاوازترە ئەوەی تەنها بە وەرەقەیەک کراوە لە گۆڕستانە لە شوێنەکە شاردراوەوە ئەمە جیاواز ینی چارەسەرەکان جیاوازن پاشان سحرەکان بەگشتی ئەبن بە دوو بەشەوە بەشێکیانەوەیە کە ئەو سحرێکە لەو ئینسانە کراوە ئەدۆزرێتەوە پارچەوەرەقەیەکە شتێکە لە ماڵەکەی دۆزرێتەوە لە جێگایەکە دۆزرێتەوە ئەمە کە دۆزرایەوە ئەم سحرە دێ سحرەکە لێکەیتەوە بەبێ ئەوەی بیدرێتەوە کەسانێکن ئەیسووتێنن جا بە ئەرزەکەم ئەوە خراپە ئەوە خراپە سحرێکە لە ماڵەوە بیدۆزێتەوە سەر بیسووتێنێ ئەوە باش نییە من نەسیحەتیەوە بە ڕێزاناکەم کە شتێکی وا دۆزنەوە لە دوکانە لە سیارەیە لەوەیە نەیسووتێنن بی ئەیکەیتەوە ئەخیدنەوە پەرداخی ئاوە کاتێک کە خەسە پەرداخی ئاوە هەندێ ئاەت هەیە پنج شایەتمانی ئەو کەسێک کە شارەزا بێت لە سێرە پنج شایەتمانی خاتە ئاواکەوە و سحرەکەشی تایە ئەمە بەتاڵێکاتەوە ئەو ئاەت و ئەینانە خوێن ئەمە تایبەتە بەڵێ ئەمە کاتێک ئەوەی بەسەرا خوێن دوای وەرەقەکە وشکەکاتەوە وشکە بێتەوە ئەو کاتە ئەی سوودێنەوەی خاتە ژێرگڵەوە ئەمە جۆرێکە بەتاڵکردنەوەی سحرەکاتی سحرەکە بدۆزیتەوە ئەگەر بە خواردن و خواردنەوە ئەمە ئەم بابەتە ئاسان ئەگەر دۆزرای وازانە سحرەکە بەتاڵکەرەوە خۆی بەتاڵە بێتەوە بۆیە ئەمڕۆ زۆر جار لە خەبرسانەکانە سحرە شاردنەوە لە خەنە بیرەوە مەسەلەن خەنە دەریاوە ینی شێوازێ بۆ ئەی شارنەوە بۆی نەدۆزرێتەوە ئەم جۆریان ئاسانترە جۆرێکی ترمانەیە کە ئەم سحرە لە ڕێی خواردنەوە پێدراوە یان لە ڕێی خواردنەوە پێدراوە ئەمە بە ڕوقیەیە بە ڕوقیە ئەبێ ڕوقیە بەسەر ئەو ئینسانەیە بخوێندرێ ڕوقی زۆری بەسەردا بخوێندرێت چەند جەلسەیەک ببینێ تا جاری وای ئینسانە ئەڕشێتەوە ینی کە ڕژایە ئەوەندە ئەو ڕوقیە بخوێندرێت تا ئەو کەسە بڕشێتەوە مەرج نییە جاری وای ئەو ئینسانە بە ڕوقی بەسەرا خوێنی بەس ئێڵنجەدا بەس ئێڵنجەدا بۆیە لەو کاتیا بێ ئاو زۆر بەکاربێنێ ئاو زۆر بخوات ماوەستا تەکنۆلۆژیات پێشکەوتۆ ڕەنگە ڕوقی شەرعی تۆمار کرابێ بە دەنگەوە هەبێ ئاسایی هەمان کاریگەری لە ماڵا کەسێک بۆیە گومانی لە خۆی هەیە پێویست ناکات مەسەن کاریگەری خۆی لە ماڵە گوێ لە سوڵەتی بەقەرە بگرێ بە تایبەتی کەسێکە سحری بە قوتی لێکرابێ گوێ لە ڕوقی بگرێت زۆر پێ بێت بەردەوامی هەموو زۆر پێی ناڕەحەتە بێ بۆیە ئەگەر بۆیان ناڕەحەت بی گوێ لە سوڵەتی بەقەرە بگرێ چکە سوڵەتی بەقەرە هەم سوڵەتێکە پێغمبەری خوا فەرمی لە هەر ماڵێکا بخوێنە شەیطانی تیانە ناچێت و هەر لە ماڵ و ئیشکا لە تەلەڤیزۆنەکە لە ڕادیۆکەی باشە بۆیە ئەم جۆرەی تریان پێویستی بە چەند جەلسەیەک هەیە ینی جاری وا هەیە جاری وای ئینسانێکە بە جەلسێ نەجاتی نابێت کاکە بە دوو جەلسە نەجاتی نابێت یعنی جاری وایە ئەم سیحرا تۆ بەتاڵەکەیتەوە بەرامبەر کەس سیحری کردو خوا پەنامان بە ئەزانێ بەتاڵ کراوەتە دووبارەیە کاتەوە ئەم سحرە دووبارە کاتەوە بۆیە
ئەم بابەتە بابەتێکی زۆر خەتەرە بەڕاستی لەگەڵ ئەوەشدا بابەتێکی خەتەرە ئێمە نابێ هەرچی شت بەسەر خەڵکا دێ بڵێن سحرە هەرچی شتێبی گەڕێنەوە بە سحر کاکە ئینسانەوەندە ضعیف نییە یعنی ئینسانەوەندە لاواز نییە کە شەیطان بتوانێت بە ئارەزوی خۆی یاری پێ بکات. شتێکی ترە لەمێرە ئەگەر مرۆڤێکی مسلمان بەیانی ئێستا نوێژی بەیانی کرد و خۆی لە نەزەر پاراست و ماڵی خەڵکی نەخوارد و نوێژی نیوەڕۆ عەسر و پێنج فەرزەکەی با بڵێ مەکامل کرد و مرۆڤێکی التیزامات و دەست بە نوێژ بوو خدای گەورە ئەوەندە ئەم مرۆڤەی خۆی دەستی لێ هەڵەگرێ ئاوا ساحیرەکان بتوانین یاری پێ بکەن نا ئینسان کە بینی خۆی لەگەڵ خۆیان چاک کرد سحریشی لێ بکرێ بە بەردەوام بوونی لەسەر زیکر و یاد خۆی کۆتایی پێدێ کاتە مسلمانان بەڵام ئەگەر وازی لێبێنێ ئێمە مشکلێ و کەسێک کە سحری لێکرێ زۆر جار قەناعەت بۆی پێ ناکرێت کە کاکە ئەڵێ من گوێ لە قورئانەگرم بێتاقەتە پێتر وازی لێنێ جاری وڵی سەبر بگرە کاکە یعنی جاری وایە لە کاتی ناڕەحەتیدا کە ویشی ساحر يفرقون بين المرء وزوجه وقرآن باز دێکە ژن و مێرجیاکەنەوە کەەوە گەورەترین کاریان نیکەن جاری وای بەم کوڕاڵی کاکە سەبرتە بێ با ناڕەحەتیان بە ئافرەتەکە سەبری نییە وەکەذلك لە عیبادەتەکەشدا ئەگەر ئەم ئینسانە بەردەوام بوو لەسەر عیبادەت بەردەوام بوو لەسەر ئەوە من لای مامۆستایەک بووم ئافرەتێک هات خوشکێکی لەگەڵا بوو سحری لێکرا بوو لەوچە مامۆستاکەی سەی گوێی لێم بێت سحری لێکرا بوو کاتێکە ئەو مامۆستای قورئانی بەسەرا خوێندن ئەو خوشکەی لە هۆشی خۆی چوو کە شەیاطینەکە هاتە قسە دوایی وتی سحر لە خوشکەکەیشی کراوە لە خوشکەکەیشیمان کردووە بەڵام خوشکەکەی چونکە خێر ئەکا و بەردەوام ئاەتر کورسێ خوێنێ ئێمە ناتوانین نزیکی کەوینەوە بەڵام خەسێت سەری فلیم و سەیری ینی گوێگردن لە گۆرانی ئەو تەسیری لەسەر ئەم بوو خوشکەکەی لە تەنیشتیا بوو تەمان باشە مامۆستا ئەگەر مامۆستایەکی ئاینی لە ماڵێکا ڕوقیە شەرعیە بخوێنێ بەسەر کەسێکی ترە بۆی دەرەکەوێت کە ئەو ماڵەش سحری تێدا بێت جاری وایە ڕوقیە بەسەر کەسێکا خوێنی ئەو نەخۆشەی نییە لەولا نەفرێکی تر تووشی کۆکە و حاڵەتێکی بەستم حاڵەتی ماڵەکەیە پێزانێت نا بە ماڵەکە نازانێنەوە ئەو کەسێک کە ئاڵێت عفۆن ئەو کەسێک کە ئاڵێ من ڕوقیە خوێنم بەسەرتا ئەزانم کێ سحری لێ کردووی ئەزانم سحرەکە لەکوێیە ئەوەش بۆ خۆی ساحیر ئاگادار بن ئەگەر نا مامۆستایە کە ڕوقیە بخوێنشتی واناڵێت بەداخەوە زۆر جار خەڵکە لە وەڵام من چون بەلای فڵان مامۆستاوتێتی ئەزانم کێ سحری لێ کردووی کاکە جاری وا هەیە ئەم ساحیرە ئەم شەیطانە دێ بە شێوازێک فێڵ لەو ئینساناکە کێشەی کۆمەڵایەتی دروست بۆ لەم شاری سلێمانیە مامۆستایەک ڕوقی بەسەر نەخۆشەکە خوێندووە شەیاطینەکە و توێتی فڵان کەسی خزمەت سحری لێ کردووی کاکە ڕاست ناکە بەس بۆ ئاژاوەیەتی یعنی ئینسان نابێ بەم قسانە باوەڕ بکات زۆر جاریش هەندێک جار ئەوترێت کە هەندێک سحر هەیە بە جۆرێک کراوە ئەوترێت کە پیسی بە پیسی ئەڕوات ئەو جادووە بە جادوویەکی دیکە بەتاڵە بێتەوە ئایا ئەمەش نا حرامە ئینسان سحر طبعا فێر بوونی حرامە فێرکردنی خەڵکیش حرامە و عملی سحرکردنیش لە خەڵکە حرامە یعنی تعلیم و تعلمیشی حرامە عملکردنیشی بە هیچ جۆرێ سحر بە سحر کۆتایی نایەت یعنی ئاگر بە ئاگر ناکوژێتەوە لەو دەرفەتەکەمی مامانە پێما بە هەر هاوکاریشم کەواتە ڕەنگە کەسێک مسلمانێکی یاسایی بوو بێ وا تێگەێنرا پێشتێکی یاسایە و ڕۆژێک لە ڕۆژان پەنای بێتە بەرەم کەسانە لێرەوە پەیامەت چێ بۆیان چی بکەن ڕەنگە بێویستی خۆیان یاخود بێەوەی خۆیان بزان چ گوناهێکی گەورەیان کردووە پەنایان بێتە لای ساحیرێک طبعا ئەم بابەتەوەکو جەنابتان پرسیارتان زۆر قسەی زۆر هەڵەگرێ بەڵام من کۆتا پێیان ئەوەی بەڕاستی ئەو خوشکە بەڕێزانەی ئەو برا بەڕێزانەی و ئەو کەسانی کە پیان وایە ئەم سحرە ئەتوانێ ڕستیان زیاد کات ئەم سحرە ئەتوانێ زەواجیان بۆ ئاسان کە ئەم سحرە ئەتوانێت دڵی خەڵکیان بۆ بێنێ بەڕاستی ئێمە پرۆپاگەندەیە و نەچن بۆ لای ئەو جۆرە کەسانە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرمودەیەکدا فەرموویەتی من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد هەر کەسێک بڕوا بۆ لای ساحیرێک و جادوگەرێک و فصدقه بەڕاستی بزانێ بەس بەڕاستی بزانێ بەڵێ ئیشەکەی ئەم ڕاستە فقد كفر بما أنزل على أو كفري كردو بو ديني كبو بيغمبراتوا لفرموديك تدا بيغمبري خاف النبي صلى الله عليه وسلم من أتى كاهنا أو عرافا فسأله عن شيء
ئەمەیان فەسەئەلەهو عن شەیئین بڕوا بۆ لای جادوگەرێک پرسیاری لێ بکە بڵێ ئەرێ تۆ توانی دڵی فڵان کەسم بۆ ئینکەیت بۆ چاکەیت ئەرێ تۆ توانی مێردەکەم بۆ چاکەی فەسەئەلەهو عن شەیئین لەم تقبل له صلاة 40 ليلة 40 دانە ڕۆژ و شەو خوانێژی لە قبول ناکات بۆی بابەتێکی خەتەرە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی السبع الموبقات ئەو حەوت تاوانەی کە ئینسان لەناوە بە یەکێک لەوانە کە باسی کردەوە سحرە چۆن یەکێکی دەوانە شیرکە کوشتنی نەفسە سحریشی باس کردەوە سحر بابەتێکی زۆر خەتەرە من ئومێد دەکەم کە ئەو براو خوشکانەی کە گوێیان لێمانە هیچ کات پەنا نەبن والله کارێکی زۆر خەتەرە والله ساحیر ناتوانێت ژیانت خۆشکە ساحیر ناتوانێت ڕزق زیادکە ساحیر ناتوانێت زەواجت بۆ ئاسانکە ساحیر ناتوان ئەوەی کە ڕوئەدا إلا بإذن الله إلا إذنی خوای لەسەرە بەبێ ئیزنی خواشت ڕوو نادات باش مامۆستا ئەی ئەوەی ئەگەر سحری لێ بکرێت ئایا تاوانبارە یان نا بۆیانی هۆکارێکی ئەوە بۆ کەلەوانی عیبادەتی باش نەکرد بێت زیکرەکانی باش نەخوێن دەبێت بۆیە سحرەکە کاری نامەرج نییە چونکە ئەو کەسێک کە سحرەکەی کردو تاوانبارە ئەوەی مەسحورە کابرایکی مەزلومە بینی خۆی خوا لە عیبادەتا سارد بووە وەنیە مەرج نییە تاوانبار نییە بچکن هەبار نییە دکتۆر شاخەوان سپاس دەکەین جا هەر بەڕاستی پێم خۆشم لە کۆتایی شامە بڵێم ئێمە چەند ساڵێک نەمەوە بەر بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانیمان کرد بڕاتە بێوانی خەریکی ساحیر و جادوون نە هاوسەریان هەیە نە ماڵێکی جوانیان هەیە یانی نە جلوبەرگێکی جوانیشانی ئەگەر تۆ توانی ئەم هەموو خێر و ڕستە بۆ خەڵک بێ بۆ خۆداواژی ینی بەدارەکەم هەیە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیامەسووری زانایانی لەم تەورەیە لەگەڵمان بوو بە هیوایەوەی هەموو لایەکتان پارێزراو بن لە بەڵاو موسیبەتی ئەهلی کوفر زۆر بەخێر بەڵە بەڕزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین سەبارەت بە ڕێزلێنانێکە لە کۆمەڵێک بەشدار بوو کە پرۆژەیەک بوو بۆ لەبەرکردنی زیکر فەرموون بە پێکەوە بینەری و ڤیدیۆ ئەسمە فایقا و لە پرۆژەی پێشبڕگەی زیکرەکانی بەیانیان و ئێوارانەکەین لە خوای گەورە بەزیاد بە سوپاسێکی خوای گەورە کە توانیمان تا ڕادێکی باش بتوانین لەبەری کەین و ئامادەبین لەم پێشبڕکەیە و سپاس بۆ هەموو ڕێکخراوەکان کە خەریکی ئەم جۆرە پرۆژانن ئێمە زۆر لێ ڕازین و دەستان خۆش بێ بەڵێ لە خوای گەورە بەزیاد تا ڕادێکی زۆر باش بووین و ڕۆژانەش ئەتوانین لە یعنی بەیانیان و ئێواران بخوێنین و بەشداری لەو پاداشت بکەین ئینشاڵڵا. ئەسمانەوزات ئەمڕۆ بەشداریم کرد لە پێشبڕکەی لەبەرکردنی زیکرەکان لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە چەمچەماڵ کۆنمرەی سەڵتم بەدەست هێنا و لە پێنجەمم هێنا و سوپاسی مامۆستانەکەم کە بە ئێمە زۆر ماندوو بوون بەڕاستی هیواخوازم کە ئەمە تەنها بۆ بەدەستێنانی خڵاتەکان نەبێت و لە بەیانیان و ئێوارانم زیکرانە لەبیر نەکەین چکە خدای گەورە لە ئاەتێکی قورئانە فەرموویەتی فەذکورونی ئەذکورکم ئێوە منتان لەبیر بێ و من ژیادی ئێوە دەکەم. من ناوم سەنا کەمالە و بەشدار بووم لەم پرۆژەیە و دەستخۆشی لە مامۆستاکانەکەم هیوادارم نمونەیان زۆر بێت. نمرەکەم 100 بوو. بەڵێ دەخوێنم هەموو ڕۆژە بەیانیان ئێواران. دەستخۆشیان لە یەکەم هیوادارم ئەم مامۆستایانە هەموو کاتە نمونەیان زۆر بێت و پرۆژەی تریش بەردەوامی پێ بدەن. بە هیوام کە پرۆژەی تریان هەبێ و منیش بەشداری تایە بکەم. ئێمە وەکو بەشی پەروەردەی ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان بەم پرۆژە هەڵساوین کە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک لە گەنجان و هەرزەکاران بەشداری پێشبڕکەی لەبەرکردنی زیکرەکانی بەیانیان و ئێوارانیان کرد. ئەم ڕۆژ هەڵساین بە خەڵاتکردنی سەرکەوتووان کە بەشداریان کردبوو لەو پرۆژەیەدا. ئێمە لە داهاتوشدا و لە پێشووترشدا کۆمەڵی پرۆژەمان هەبووە کە کردومانە یەکێ لەو پرۆژانی کەەوە بە بەردەوامی هەمانە پرۆژەی بەهاری دڵان بوو کە لە ماوەی ڕابردووە بەشی دووەمی تەواو بوو و بەشی سێمش لە ئایندەیەکی نزیکترە
ئیعلانیەکەین و هەروە لە دوای ئەم پرۆژانە پرۆژەی ترشمانەیە هەر تایبەتە بە مناڵان و نەوجەوانان. ئایزان سڵاتان لێبێت دووارە لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە گەشە پێدانی مرۆیی دەکەن لە ڕوانگەی یان لە تێڕوانینی قورآنی پیرۆز. پێگومان ئەمە بە شێوەیەکی تۆزێک درێژتر و فراوانتر ناونیشانی تێزی دکتۆرایەکە زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لەگەڵمانە. کاکتۆر زۆر بەخێر بێن. زۆر بەخێر بێت. پیرۆز بایش لێکێن بە بۆنەی تەواوکردنی تێزی دکتۆراکەت بەس زانکۆی سلێمانی بووە زانکۆی سلێمانی سەرکەوتوبی شەڵاب هەر لە ناونیشانی تێزی دکتۆراکەتەوە دەست پێ بکەین چکە بینیم زۆر سەرنجڕاکێش بوو لە تێڕوانینی قورآنی پیرۆز یا لە ڕوانگەی قورآنی پیرۆزەوە ئێمە چۆن لە گەشە پێدانی مرۆیی بڕوانینیان ئەو چۆن لە گەشە پێدانی مرۆیی ڕوانینی هەبووە. سپاسلانەکەم بۆ ئەم بەرنامەیە خۆشحاڵم کە بتوانین قسە لەسەر ئەم بابەت بکەین ئەگەر نشتوانین بە شێوازێکی فراوان ئاماژە ئیشارەتێکی پێ بکەین. لای هەمووان معلومە ئەو کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەجەت الوداع بوو خۆی پەروەردگار ئاەتێکی هێنا خوارەوە کەویش اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەم ئاەتە بەهاکی ئەوەندە گەورەیە جوولەکە ئەڵێن ئەگەر ئەم ئاەتە بۆ موسا بەهاتایەتە خوارەوە ئەو ڕۆژ و کاتەمان ئەکرد بە ڕۆژی ئاهەنگ. بۆ چکە پێمان ئەڵێ تەواو دین کامل بووە، دین تەواو بووە، نقصانی لە دینە نەماوە. حتا ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ زۆر کات لە ئەم ئاەتە ئەگریا چونکە ئەیزانی کە ئەم ئاەتە هاتوۆتە خوارەوە یاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وەفاتەکە ئیشی نامێنی. کە دین کامل بوو ئیشی پێغەمبەر چییە؟ پێغەمبەر گەیاندنە. ئێمەش ئەو شتانەی کە لەمەوە پێش بووە و ئەو شتانەی کە ئێستاش هەیە و ئەو شتانەشی کە لەمەوە دواش دێ ئیلا و بیللا لە قورئانە ئیشارەت و ئاماژەیەکی تایە، باس و خواسێکی تایە. جاری بەتایبەتتر ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوە بکەین گەشە پێیانی مرۆیی ئەگەر ببین و پێناسەیەکی بکەین کە بە عەرەبیش پێوتری ئەتەنمیە البەشەریە، ئەم وشەیە شتێکی بۆشاییەکی تایە لەوا خۆیە بینێتەوە. ئایا تەنمیەیە بۆ تواناکان تەنمیە بۆ بەهرەکان؟ من لە پێناسەکەی لە کتێبەکان نووسیومە ئایا تەنمیە بۆ تاقات یاخود بۆ مەهارات؟ ئایا من ئەتوانم بڵێم بۆ یەکێکیان بۆ هەردووکیانە 100% بۆ هەردووکیانە. چونکە ئەو خەڵکەی ئێمە هەندێک کەسمان نییە بێتوانابی. تۆ بە هەر کەسێ بڵێت تۆ بێتوانای ئەگەر وەڵامێکی ڕقت نەداتەوە لە ڕاستی پەلەمارت بە چونکە ئیلا و بیللا هەمومان توانامان هەیە. بەڵام ئەو کەسە ئەم توانایە نادۆزێتەوە. ئێمە پێویستەکە ئەگەر خۆی نوێی دۆزی و بۆی بدۆزینەوە. هەندێک کەس هەیە بەهرەی هەیە. چەند ڕۆژێک باسی مناڵێکەکەن لە هەڵگری تاز بەهرەی هەیە ئەم مناڵە کاتە ئەم مناڵە پێویستەکە تۆ چی بکەی؟ گەشە بە بەهرەکانی بکەیت. باشە بابەتێکی ئاوەها لە قورئانە لە دینی ئێمە بە شێوازێکی زۆر فراوان بوونی هەیە کە ئێمە بین وا بکەین لە کەسەکان خۆیان بدۆزنەوە خۆیان بناسنەوە. بەڵێ باش مامۆستا ببوورە کاکتۆر کەسێک ئەگەر نەفسیان ڕووخا بێت هیچ ئومێد و ئەمەلێکی نەبێت چۆن پەنابەرێ بۆ قورئان بەسەرچە جا پێش هەموو شتێک خوای پەروەردگار نافەرمیێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون. سەیرێکی دەرونی خۆت بکە و بیدۆزەرەوە بیناسەرەوە و تەعاملی لەگەڵا بکە. وایە ئەمە نییە کەواتە دینی ئێمە هەر لە ئەساسی ئەساسا بابەتێکە بۆ خۆ دۆزینەوە
بابەتێکە بۆ گەشەکردن خاتون تۆ دی قەت بە ئەگەر ئێمە تۆزێکیش ئیلزاممان بە ئەسکاری سەباح و مەسائی شۆ نەبێ وانە بەڵام زۆر کات لە تیڤیەکانەوە ئەیبینین بینی خۆمان بێ زۆر کات کە من لەناو سیارەکە بووم لە ڕادیۆکە گوێم لێ بووە باش یەکێک لەو فەرموودانەی کە پێغەمبەری خوا فەرمێ سەڵات وسەلام لە ئەذکاری سەباح و مەساء تۆ بەیانیش ئەیخوێنی ئێوارەش ئەیخوێنی کاتە تێ ڕۆژەکەشە باش بێ شەوەکەشت باش بێ تۆ سیرکاری ها ئەم زۆر کات هەندێک حەب هەیە نابێت حەب خۆی لە ڕۆژێکە چکە کاریگەریەکەی کاریگەریەکە لەوانە 12 سەعات بێ پێویستەکە دوان بخۆیت هەندێک حەبم هەیە وایە هەر دوو ژەمەی خۆم بۆی هەمووی کاری خۆی بکە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام اللهم إني أعوذ بك من الهم والحزن باش خوای پەنات پێ ئەگرم لە چی هەم و حەزن هەم و حەزن حەزن عادەتەن لە زمانی عەرەبیە بۆ شتی ڕابردووە لكي لا تحزنوا على ما فاتكم بۆشتی ڕابردووە ئێمە زۆر کات ڕابردوومان ئەمان کوژێ خەیاڵاتی لەوە پێشمان خەمەکانی لەوە پێشمان لە دەستدانی خۆشەویستێکمانەها ئێستامان ئەکوژێ ئەی هەم بۆ چییە بۆ داهاتوو کاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ ئەی ئەومان پێ بڵێ ئەو پەیاممان پێ بڵێ لە ئەمڕۆ بژی نە لە دوێ نابژی نە لە داهاتوویشە چونکە ئەم دوانە ئێستات ئەکوژێ کە ئێستام کوشت بەیانیشم هەروەکو ئەم ڕۆژیام هەر ئێستام ئەکوژێتەوە ئەی باشە بڕگەکەی تری چیمان پێ ئەفەرمێ پێمان ئەفەرمێ کە تۆ خۆت پەنا بگرە چی لە العجز والکەسل پەنا بگرە لە چی عجز و کەسل حەزەکەم بزانن باوەڕکەن یەک شتە جارێکی تر کەسی کەسول عاجزە عجز یعنی بێتوانایی ئەی خەڵکی تەمەڵیش هەر بێتوانایی چونکە ئەگەر توانای هەبووە بەکاری نەهێنا عاجز لەو بڕواایە بەن زیاتر عجزێکی مادیە دەستی نییە قاچی نییە توانایەکی نییە بەس کەسول هەمووی هەیە توانایەکی معنەویە ئەی باشە والجبن والبخل من هەموو جارێک ئەڵێم جەبان بەخیلە بۆ بەخیل چۆن بەخیل سا پێت ئەڵێم جەبان نایە تواناکانی بەکاربێنێ ڕەزیلە لە بەکارهێنانی تواناکانیە وەکو چۆن بەخیل هەر ئەبیش معنەوی و مادیەکەیە بەخیل عادەن بە کەسێکە وترێت کە ڕەزیلی پارەی ئەی جەبان ڕەزیلی قوت و توانایە ومن غەلەبەة الدەین وقەهر الرجال من لە چ کاتێکە خەڵک زاڵ ئەبێ بەسەرما زۆر کاتێکە قەرزاری خەڵک بم قسەم ئاراستەکەن ڕەخنەم لێ ئەگرن تو ئەو خوایە ئەم فەرموودەیە وەرە چەند تێزی دکتۆرای لەسەر نووسی باوەڕم پێ ئەەکەی ئەگەر تااقەتت هەبێت 4 تێزی دکتۆرای لەسەر نووسری کە چۆن بتوانین ئێمە مرۆڤێکی ئەکتیڤ دروستکەین ئەم مرۆڤەی ئەگەڕێ بۆ پرسیارکی بەڕێزت ئەگەر باوەڕێ بەخۆی پەروەردگار هەبێ ئیمانێکی بەهێزی هەبێ باوەڕم پێکە هیچ شتێک نایترسێنی کاتە دکتۆر گرفتەکە لە چیایە چۆنە کرێ مسلمانێک باوەڕی تەواوی بە قورئانی پیرۆز هەبێت باوەڕی تەواوی بەوە هەبێ خودایەک هەیە و چاودێریەکە و ئەم دنیاە کاتیە و ڕۆژی دوایی هەیە یعنی بەجددی ئەمە گرفتە بێ ئاگایە ینی چۆن من بزانم ێستا لە تاقیکردنەوەیەکی کاتیام و دوایەکی شمەیە کەچی بێمێدم خەمینانی ێوارم بێ خەمی پلە و پۆستم بێ خەمی داهاتوم هەبێت چە قسەی خۆشت بۆ بکەم ئیمامی شعراوی ڕەسە و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمە زۆرتر کێشەی بەس کێشەی ڕزقی مادیمانە وانە ئێنەشتە معنەویەکانمان زۆر لەوانەیە کێشەمان نەبێت باش ئەم خەڵکی ئێمە یەک تۆز ورتر بیرکاتەوە یەک تۆز ئایا ڕسق هەر پارەیە تو ئەو خوایە دۆستێکی وەکو ئێوەم هەبێ ئەمە خوا ڕسق نەیەوێتی بە من ئەو کاتیشی کە بە پارە بم ناتوانم بێ بەلای ئێوە هیچ نەبێ خەندێکی جوانم دەسەکەی بێت تااقەتێکانی خۆم بەجێ بێڵم ئەی باشە لەش ساخی ڕسق نییە ئەی باشە بەرەکەت لە کاتا ڕسق نییە ئەی باشە بوونی هاوسەری باش ڕسق نییە ئەی باشە بوونی مناڵ ڕسق نییە یعنی خۆی پەروەردگار خۆ ناکری هەمووی وباتی ئی هەندێکت ئااتێ ئی هەندێک کەشت خۆ ناکرێت و کاکە تۆ فول مواسەفات ببرە میوەی بۆ بۆ خەڵکی تریش پێویستەکە لەبەر ئێمە تێگەیشتن لە بابەتەکان مامۆستا شوانگیان زۆر گرینگە تۆ واتلی ئەکا ڕێڕاوەکانی دڕۆن بێ یعنی ئەگەر وا نەبێ من نەزانم هی مشکلێکی ئێمە لە چیە یعنی مە زۆر کات خەڵکەکەیە کە دینداریشە زۆر کات لەوانەیە قسەش بۆ خەڵکەکە بەڵام هێشتاکە ورد نەبووە تۆ لە بابەتەکانی هێشتاکە نەهاتووە
لە بازنەیەکە بابەتەکان زۆر جوان کۆکاتەوە زۆر کات ئێمە لە خانەی وەعەزاین هەردایمە قسە ئەکەین و ئامۆژگاری ئەکەین و چی ئەکەین و چی ئەکەین بەڵام لە ئەساسی ئەساسا خۆمان هێشتا پێویستمان پێیەتی خۆمان بنیاد بنین ئەو جا ئەتوانین بڕۆین بە ئاراستەیەکی تر لەبەر ئەوە ئەم بابەتی گەشەپیانە ئەگەر ئێمە بین و لە هەر شوێنێکیەوە برد بینەوە قوربان لە تێزی دکتۆراکە یەک فەسڵمان باسمان لەوە کردووە ئەو بوارانەی کە باشی گەشەپیانی مرۆیی ئەکان کە بۆ نمونە گرنگیدان بە شێوازی قسەکردن لە قورئانە زۆر بە جوانی واردە حتا تۆ دیقەت ئەدەیت خۆی پەروەردگار فرعون چی بەرامبەر بە موسا نەکردووە ئەڵێ ئادەی لەگەڵ هارونی برا تا بڕۆن چی فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى وەرە هونەری قسەکردن وە شێوازی هونەری قسەکردن ئەبێتە هۆیەوەی ژیانمان ئاسانتر بێ گرفتمان کەمتر بێ باشتر بتوانین لەگەڵ بەرامبەرەکان لەگەڵ ئیشی ئیداریات کارگێڕی یاسایی زانستی هەمووی سەرکەوتوتر بین بێگومان سەرکەوتنەکە ژواکات دڵ و دەروونێکی ئارامان هەبێ لە ژیانە سەرکەوتوو ئەسڵەن مامۆستاشمان یان قورئان جۆرەکان وامان لێیەکە کە ئەبێ وابین 100% ئەبێ وابین بۆ چونکە ئەسڵەن یەکێ لە شتە زۆر گرنگەکان ئەوەیە پێناسەی مرۆڤ بە قسەکانیەتی یعنی من بەڕێزت خۆت گۆڕی بێ حتا ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خۆی لێ بێ ئەگەڕنەوە لەسەری ئەفەرمون بەیانیان دوای نوێژی بەیانی دانیشتۆ دەرسی بە خودکار و تەلەبەکانی و تو هەتاری وەڕۆ ڕۆژێکان پیاوێکی زۆر جوان جلوبەرگێکی تازەی پاک و پوختی لەبەرا بووە ئەو ڕۆژە کە مانوو بووە عادەتەن تۆزە قاچی ڕاکێشاوە ئەو ڕۆژە ڕووی نەهاتووە قاچ ڕابکێش چکە ڕێزن بۆ ئەو پیاوە ئەوانکە خوێندکاری خۆی بوون دوێ ڕوو جەنابەت قسەیەکی نابەجێی کردووە کابراوێتی ڕەحمەتی لێبێ زوو قسەت کردایە بە زوو قاچ ڕابکێشای لبرسك عنوان أبوي حتى كونش فيلسوفكان وتويتي تحدث لأعرفك تقصب كباب الناس أما أساسا لديني إما كبيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام مروفكان بشي أجنى جهنم ها حصائد ألسنتهم بوقساني كأيكن دبر زور قرنجا بون منها هنري قصة كردن لنا وديني إما يكك لعنوان زور جوانا كان قرآن زۆر گرنگی پێداوە لە قسەکانی لقمانی حەکیمە بیبینیتەوە لە خیتابی پێغەمبەرانە ئیبراهیم لەگەڵ نەمرودە کە چۆن هاتووە قسانی عاقلی کردووە لە وەڵامدانەوەی ئەوە کە وتێتی من میرد و زین و ئەکەمەوە دەیوتێتی ئادی کاکە ڕۆژ هەڵات لێرەوە دێدێ ئادی تۆ بیگۆڕەها ئەم شێوازە قسەکردنی کە واردە لە بینی ئەم کەسانە حتا ئەو حیوارانی کە لە نێوانی پێغەمبەر ئیبراهیمە مەوجودە لەگەڵ ئازار طبعا باوکی ئەمامێتی زۆر کات خەڵکی ئێماڵێنەوە باوکێتی ئەمامێتی لە ئەساسا لەگەڵ ئازارا کە قسەی کردووە چۆن یا ئەبەتی لا تعبد الشەیطان تەسێک ئەم حیوارە جوانەیە کە لەگەڵ یاکە ئەگەر بێت و ناڵێ نافەرمێ یا ئەبی یا ئەبەتی بەڵێ جەمە بەستەکە لیرا چییە ئەگەر بێتەوە گرنگیدان بە عەقڵ لە قورئانە تۆ سەیرەکەیت کۆمەڵی ئاەتی زۆر جوانمان هەیە ڕاستە إن في ذلك لآيات للمتوسمين أفلا يتفكرون أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها زۆر گرنگی بەوەی ئەدا کە ئێمە چی بکەین عەقڵی خۆمان بەکاربێنین بزانین ڕادەی عەقڵمان چەندێکە چۆن گەشە بە عەقڵمان ئەدەین نەک ئەمە کەواتە مامۆستا ئەتوانین بڵێن پەنابردنە بەر قورئان تەواوی کێشەکانە چارەسەرەکە لەوانەیە کەسانێکە بن کە تووشی نائومێدی بوون ئومێدیان بە هیچ نەماوە چی بکەن چۆن پەنابەرنە قورئان چۆن لە ڕێگەی قورئانەوە زاڵ بن بەسەر کێشەکانیانە گەشتبین ببن ئەگەر ئێمە هەر سوورەتی یوسف وەرگرین تۆ سیرکە ئەم یعقوبە باوکە عەلەیه وعلى نەبینا الصلاة والسلام هەر لە یەکەم ڕۆژەوە ئەی خەرج وەزعەیەکەوە کوڕەکێکی لێ ئەکری چەند ساڵ دوور ئەبێ حتا وای لێ دێ چاوی ئەبێتە نابینە فهو كظيم بەڵام ئایا چی ئەکرد ئەم پیاوە کاتێک ئەم کوڕانەی ئەنارد بۆ میسر لە کەنعانەوە چی پێوت تحسسوا من يوسف بدأ يوسف بكرين لا تيأسوا من روح الله هیچ کاتێک بێهیوا مەبن کە خواتان لەگەڵایە ئەی پێغەمبەر یونس و لەناو حوتەکە تۆ تووسەکە في ظلمات ثلاث سێ تاریک شەو خەبەرتە بێتەوە ماڵە ئاوایە کارەبا قوژاوەتەوە کەچاو هیچ نابینیە هەر لە خۆتەوە ئەترسی ماشەڵڵا لەم تەمە نەشە
تۆ هیوا و ئاواتی مناڵەکانی خۆتی کۆڵەکەی مناڵەکانی خۆتی بەس بەواڕم پێ ئەەکەی کە شەوت خەبەرتە بێتەوە لە پڕ کارەبان نبینی ترسێکت بۆ دروست ئەبێ دەسێکە لە سێ تاریکیە ئەم پیاوە سبحانك إني كنت من الظالمين شتي بخوا ئەی خۆی بمانێ و نەمانەوێ دین قورئان خوێندنەوە زیکرەکان کوات لێ ئەکا هەموو ڕۆژێ ئەبدەیتە بیتەوە هەموو ڕۆژ ئەم کەسە بە شێوازێکی چاکتر بە شێوازێکی جوانتر یەتەوەکایە نەک بۆ خۆمان خاتون ئێمە زۆر کات ئێمە گوناحە بە جددی ئێمە بەس خەمی خۆمان بێ ئەی خەمی خەڵکیش ئەی من چۆن کارەکتەرێک بم کەسێکی ئەکتیڤ بم بتوانم ژینگەیەکی لەبار دروستکەم بتوانم ئەو کەسانی کە لە چواردەورام هەموو کاتێ حتا لە وەسفی پیاوچاکانە ئەفەرمێ هەندێک پیاوچاکی جوان هەیە ئیذا ڕوء ذوکر الله هەر بە بینینیان تۆ خوا بیرەکەوێتەوە ئیتر ئێمە نەچینە ئەو خانەیەوە بەڕاستی هیچمان نەکردووە دکتۆر من دڵنیام تێزێکی دکتۆرا بەو ناونیشانە سەنگینەوە کە ئیشڵامێ دەکەین زوو چاپ بکرێ و بیخوێنینەوە کۆمەڵێک پەرەگرافی تایە کە ڕەنگە لای خۆ زۆر خۆشەویست میان نوێ بن یان کۆمەڵێک تەرحی نوێ بۆمانایە ناکە تازن بۆمانەی تازە کەشفت کرده بن یان بۆمانت کەشف کرد بێ و ئێمە ئەستمان پێ نەکرد بێ لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە چۆن ئێمە بتوانین تەنبیەی بەشەری بەهێزتر بکەین یاوە خۆت کۆمەڵێک دەواازەی باش بن بۆ ئێمە کە درکێکی باشتر بەو پەیامە جوانانەی قورئانی پیرۆز بکەین وەڵڵی هەوڵمانداوە لەبێ هەرچی بابەتە نوێەکان بەتەوان زۆر کاتێکە لە کێشەکان جەنابی باش ئەزانی تێزی دکتۆرە تو ئیلتیزامت پێوە کرد ئەو لە لاپەڕەندە چۆ ئەمە کاکەوە بکە ئەمە بکاری زۆر کە تۆ تێ حڕیاتی خۆبەی بە بابەتەکە پێت ناکرێ بەڵام ئێمە ئەوەی کە گرنگ بوو بێ بۆ نمونە ئەو بابەتانی کە ئێستا بابەتی قسەکردن لە ئەتەکێتەوە لە زمانی جەستەوە یعنی تۆ وەرە ئەمە ئەتەکێت نییە لە سورەتی حوجوراتە لا تقيد بون منك باس لوياك لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي بزاني شلون قصة لقل خو قولت راكيت لزماني جستات وورا سيدة كيتي مزوركتك أم بابتنا بابت يونيوني سواء أنواع كوروسي بناري أنتي آية يوم تبيض وجوه وتسود وجوه وتبو ئەوی باشتر تێبگەن ئێستا لە ژیانی ڕۆژانە مرۆڤ بتوانێت ئاسانتر مامەڵە بکە کۆمەڵێک وێژنی نوێی پەیوەندی هاتووە بەڵام هەموو ئەمانە لە قورئانی پیرۆزە بە زیادەوە بوونی طبعاً ئەو شتانی کە ئێمە ئەمانە بێ و ئەمڕۆ بە تایبەتی کەسی موسڵمان کاتێک کە زۆر ئێمە معجەبین و شانازی بە شتە نوێەکانەوە ئەەکەین وایە وانە هەرچەنە زۆر کات ئەم شتە نوێیانە هەمویان کۆنن من هەموو جارێ ئەڵێم مامۆستا نوریە بۆ خوا عەفوی کە قاتێکی تازەی لەبەر کرد بۆ ڕۆژێکیان پیرۆزباییمان لێ وتی بەخوا ئەمە کۆنە تازەکەی وتمان چۆن کۆنە تازەکەی وتی بەس لە مناسەباتە لەبەریە جا ئەم شتانەش ئەگەر ئینسانی ئێمە تۆزە تااقەتی هەبێت تۆزە حوسەڵی هەبێت تۆزە دریاسەی هەبێت تۆزە وتکردنەوەی هەبێت تۆزە پەیوەندی لەگەڵ قورئان و فەرمودەکانی پێغەمبەر هەبێ عەلەیهی وەسەلام باوەڕ ئەکەم شتێکنی ئێمە نەیدۆزینەوەتیایە هەتا ئەوەش وایە کرد کە ئەبوبەکر سیدیق ڕەضی ڕەحمەتی خوای لێ بێ فەرموو ئەگەر ئەو حەبلەی لە گردنی حوشترێک ئەبەسرێتەوە لێمون بێ من لە قورئانە بووی ئەگەڕێم جا ئێمەش ئەگەر بمانەوێ بۆ هەر شتێ بگەڕێین بە تەئکید لە قورئانە دەستمان ئەکەوێ بە تایبەتی ئەو شتانی کە پەیوەندیان بە مرۆڤەوە هەیە پەیوەندیان بە ئینسانەوە هەیە چونکە خیتابی قورئانی خیتابێکە بۆ ئینسان بۆی ئینسان دروستکە بۆی ئینسان بنیاد بنێ بۆی ئینسان بگۆڕێ بۆی ئینسان وا لێ بکە کە خۆی بگونجێنێ دەبەرەوە ئەم سەر و ئەو سەریتیانە مامۆستا شوان هەرچیەکت بوێ لە قورئانە هەیە بەڵام ئێمە زۆر کات سەطحی لەگەڵ قورئانە تەعامل ئەکەین ئێمە زۆر کات پەلەپەلمانە ئەم ڕەمەزانە چەند جار قورئان تەواو بکەم دەبەرە یەک جار و بە تاقەت تەواوی کە یەک جار و بە تەعەمق تەواوی کە یەک جار و دانیشە ورد بەرەوە لە ئایەتەکانی ویستمەوە پرسیارە بکەم بڵێم زۆر کەس هەیە کە زۆر پەنا ئەباتە بەر قورئانیش بەڵام باش لە قورئان تێناگات ئایا ئەم دکتۆرایی تۆ ئەتوانین بڵین وای کرۆ کە بە ئاسانی لەوانەیە کەسانێک بە دوای شتێکدا بگەڕێن لە قورئانە دەستیان نەکەوێت لەوێ دەستیان بکەوێت وەڵڵاهی جا من ئەگە تۆ لە ناو نیشانەکەوە سیرکەیت بابەتمان کردوێتیایە لەوێشە حەزەکەم بزانی ناڵم کۆمەڵە شکڵیات ئەم بابەتانە ئەکوژێ لە ئوتروحی دکتۆرا و ڕسالەیتشە تۆ بۆ نمونە هەر بە سەرقاڵی پێناسەکەی ئەبی لە زمان و لە چەمک و ئەمانە بیستی لاپەڕەت ئەبا
ئەچیتە سەر مەبەستەکانی و گرنگەکانی و تایبەت یعنی بەجددی ینی تۆ نیوەی ڕێکی ئەم ئوتروحی دکتۆرایە نزیکی سەدلاپەڕەیەکی تۆ بۆ بابەتەنەوە سەرقاڵبووی ئەوجا کە تۆ دەیتە ناو بابەتەکەی خۆتەوە و ئەتوایە درێژی بکەی و ئەتەوێ بۆ نمونە تۆ سۆکە ئێمە بۆ یەک بابەت یەک نمونی ئاەتێکمان هێناوەتەوە بەس بڵێن کاک ئەم بابەتە بوونی هەیە بۆی زیاتر ئاماژەی پێ بکەیت ئەگەنە ئێستا من لێرەوە پامێکم بۆ خۆشەویستانی کە خەریکی خوێندنی باڵان ئەتوانی تۆ هەر بابەتێک لەم بابەتانە بکەی بە تێزێکی دکتۆرا یاخود نامەیەکی ماستەر کات لە قورئاندا بۆ نمونە هەر بابەتێک بوو تۆ بی بەریگری بە تایبەتی من ئەم بابەتی من درگایەک بۆەوەی بە گشتی باسی بابەتەکە بکەم بەڵام لەمە دووە ئەو کەسانە ئەتوانن ئەمە تێپەڕێنن بۆ چکە ئەتوانن بڵێن باس کراوە بێن هەر بابەتێک و بەتەنها وەربگرن زمانی جەستە لە قورئاندا گرنگیدان بە قورئان عەقڵ لە قورئاندا ڕەفتارکردن لەگەڵ دڵا لە قورئاندا چۆنێتی ئیدارەکردنی مەشاریع لە قورئاندا چۆنێتی ئیدارەکردنی ئەزمات و کێشات لە قورئاندا هەر بابەتێ لەم بابەتانە پێویستەکە لەمەورا بە یەک نامەی ماستەر یاخود تێزێکی دکتۆرا وەربگیرێت. زۆر باشە دکتۆرگیان پێم خۆشە کۆتا پەیامە دووبارە وێ ڕای پیرۆزباییمان سەرکەوتوبی ئینشەڵڵا کەواتە بێ ئیتر چەند دڵخۆش و چەند شانازی بەوە بکەین مێ بە زمانێکی سادە بڵێم ئەڵێنگە کەسێک مسەقەفێ بێ قسەی جوان بکات لەسەر خۆی جلو بەرگی جوان بێ ئەوە ڕێک و بکە ینی وەکو چۆڵێ ئەمە ئاخی جۆری نوێی بژانی فێرشنی بڕاتە ئێمە ئەو پەیامە پیرۆزەی هەمانەوە کە ڕێنیشاندەر و ڕێنی و کەرمانە چیمان پێ دەڵێ قوربان من لە کۆتایی تڕۆحەکەشە لە خاتی مەکە قسەیەکی هێناوە ئەم قسەی پیا بکە کە لە کتێبی ئەڕەقسم عەلە الحەیات هێناوێتی کە ئەڵێ داوامان کرد لە خۆی پەروەردگار هەموو شتێکمان بداتێ بۆ ئەوەی باش بشیم خوا ژیانی پێیابین بۆی هەموو شتێکمان دەستکەوی خۆی پەروەردگار کە ژیانی یاوە پێت کە تەلۆکی ڕێگەکەشی یاوە پێت خۆی پەروەردگار کە ژیانی یاوە پێت پێشی وتوی چۆن بژی خۆی پەروەردگار کە ژیانی یاوە پێت پێی وتووە دنیاشت باش بژی ئاگەشت لە ئاخیرەت بێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا هاتووە هاوسەنگێکی بۆ باس کردووی چۆن ژیانێکی هاوسەنگ بژیم من ئەڵێم ئەو کەسەی کە نەزانێ لە ژیانە باش بژی بەخوا ئاخیرەتەکەشی زەحمەتە باش بێ ئەو کەسەی مرۆڤێکی ئامادەکراوی جوان نەبێ بەخوا زەحمەتە ئاخیرەتێکی باشی هەبێ لەبەرەوە پێویستە کە هەر کەسێ لە ئێمە جارێکی تر ئەگەر کەم تەرخەمیشمان کردبێ ئەگەر تۆزێکیش دوورکەوتینەتەوە بگەڕێنەوە بەلای قورئانەکەی خۆی پەروەردگار و لەوێەوە دەست پێ بکەینەوە بە هیوای ئەوەی ژیانێکی خۆشتر و ئاخیرەتێکی ئاسوودەشمان دەست بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیدزادە ڕاینەریگە شەپێدانی مرۆڤی دووبارە زۆر بەخێر بێت. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناو بڕێک و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوامی. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو
هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بەدوەڕێزان لە ناحی حاجیاوە هاوڵاتیەک ماوەی 40 ساڵە کە ئەزمموی چاکردنەوەی رادیۆ تیڤە لەم بارەیەوە هاوکارمان ڕێنات ئەرسەران کۆمەڵی گوێنەی بۆ تۆمار کردوین با پێکەوە بینەروی. من ناوم حەلی عەبدوڵڵایە ناسراوم بە عەلی ئێرانی هەر لە سەرەتای منداڵیم خولیام بە پیشەوەری هێنا ئەنی هەر لە سەرەتاوە عەزم لەو ئیشانی خۆم بوو یەکەم جار دەستم پێکرد لە سەعاتیەوە ئیش سەعاتیم دەکرد ڕۆژێک سەعاتێکم لە برادێکی خۆم کڕی کە برادەرەکەم تەمەنی کەم بوو ئەوە 6 ساڵان بوو بە 15 سەعاتەکەم بردەوە ماڵێ سعاتەکەم کردەوە و لەکەم کردەوە جوان خیانم کردەوە و سعاتەکەم بەستەوە کە بەستمەوە پێیش کەوتەوە ڕۆژێک چوومە مزگەوتێ کوتم کاکە چێ سعات وشتی هەیە تا بۆی تاکەم چۆن دەزانی چۆن نازانیتم کاکە حەز دەکەن هەر ئەو وەسایلانی کە پێ من دەسمدا ئەنهێنم هەر لە مزگەوتێ ئیشەکەتان بۆ دەکەم وەڵا دەودا دەستم پێکرد وەڵا هەمووی هەفتێکی پێش و دوای هەفتەکەی باوکم بە ڕەحمەت بێ نەماوە پێی گوتم تیمادام فێریەوی شەی دەبی هەندێک پارەی دامێ پارەکەی قیاسەکەی وابزام سێری نارونی و ئەوە چوم لە قەڵازێ ئەو شتانی کە سەعات و شت پێویستێتی هێنام کە هێنام دەستم بە سەعات و شت کرد تیان سەرکەوتوو بووم سەعاتەکان نەعیان هەبوو ڕیکۆ هەبوو ئۆرێنت هەبوو ئەو نوعانە هەبوون ئۆڵمە هەبوو ئەو شتانە سەعاتی دەستی هەبوو بەت هەمووی ئۆتۆماتیک بوون یان خۆیان قولمیش دەکرد پاتریش هەبوو بەردەگمەند بوو پاتیەکان ئەلکترۆنیەکان بوون ئەوی بە ڕبعێک و بە ئوشتانە بوون بە ڕبعێک و بە 12 بوون کە دوای وزەوزە ڕۆژگار هات تەتەورم پێکرد وزەوزە هەر ئیشەکان کە تۆ بخۆم گەورەتر دەبووم هەڵی زیاتیم دەدا دەستم کرد بە ڕادیۆی چاکردن لەگەڵ ڕادیۆش سەرەتا ڕادیۆی کۆنیۆن و سیلڤەر و ئەوانە پاریس و ئەوانە هەبوون مەسەلێکی خۆشیە ژەرمەوە ئەو کاتێک کە سەلاجان دادەنا هەموو دەبوو فیزی بۆ دانن کابرا بێ فیز سەلاجەی ئین نەدەکرد سەلاجەی دانەدەنا دیگو دەبێت ئیلا فیزی لەسەر بێ کابراگە فیزەکان بۆ تەرتیب دەکرد ئەو تەلەی مەلەفی کە ئێستا ڕووکەشە ئەو تەلەوان بۆ دادەنا داهاتن لە دووم دانگوت وەستە عەلی ئەو سەلاجەی ئیکڕویشمانە بە نوێی ئیش ناکە هەمنیش ئالیارێکە بوو وارەکەی پان بوو ڕەش بوو جا ئەو وارم لە باخەڵی هاویش بوو جا ئەگەر لە باخەڵم هاویش بوو دەچوم ئەو وارەی وی کە پێیان دەخست لێم دەکردەوە واری خۆم تێدەخست
یەکسەر وڵا سالاجە بە ئیش دەکەوت کە بە ئیش دەکەوت دەیانگوت ئەتۆ وەستایەکی زۆر زۆر مهمی شتەکە زۆر ئاسان بوو بەس ئیشەکە بە ئاسانی دەهات کەچی دوایش بدەوت دوای ئەو شتەش دەتم کرد بە تەلەڤیزیۆنی ڕەسووسبی بۆ کاتێک خەریتە و شتمان دەکڕین دەمان خفتنە سەرێ دوای ئەوەش وردەوەدا هەر پەرەمان پێدا هەتا لەو بەری ماوەیەکی حدودی وڵات لەگە بڵم 10 ساڵ ئەوە دوکانم هەبوو لە بەری مەرگەی دوکانەکەم لەسەر جادەی بوو ئەنجا دوکانم لە عاجاوادانا لە عاجاواز ئەو کاتەش تەلەڤیزیۆنی ڕەسووسبی هەبوو ملەوەنیش هەبوو بەس ملەوەنەکان ناشناڵ و ئەوانە هەبوو سانیۆ بوو ناشناڵ بوو ئەو نوحانەش هەبوو بەد ئیشان ئەوان ئاڵەوەز بوو ئەشان خۆش نەبوو ئەنجا تەلەڤیزیۆنی کۆنتترۆل پەیدا بوو کە کۆنتترۆل پەیدا بوو ئیشەکە ئاسانتر بوو کە ئاسانتر بوو وڵا هەر دەوردە لەگەڵ یاتم دەستش بەردەوامم هیچ کاتێک تیدا ئین نیم ئەم کاتێک تیدا سەرکەوتوو بووم دوای ئەوەش قەناعەت و ماڵم داڵی خۆم پێهێناوە و لە خوای بەزیاد بێ بەرەو پێشیشم ئایزان لە بەشی سێمی پرۆگرامەکەمان دەچینە پارێزگای هەڵەبجە لەوێ زۆر بەڕێز گۆران عەبدوڵڵا توێژەری کۆمەڵایەتی میوانمانە دەربارەی گرفتی ئەوەی ئەگەر هاونیشتیمانیەک هاوڵاتیان بەگشتی کاریگەری خراپەکانی بێکاری چۆن کاریان لەسەر دەکا یان ئەگەر با بڵێن کار نەبێت چۆن کار لەسەر هاونیشتیمانیان دەکات. مامۆستا گۆران سڵاوت لێ بێوەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە گەر لەوە دەست پێ بکەم ڕاستەوخۆ بێکاری نەبوونی کار دەرفەتی کار یاخۆت ئەوەی سەرقاڵی نەبوون چۆن کاریگەری ڕاستەوخۆی دەبێتە سەر هاوڵاتیان هاونیشتیمانیان مرۆڤ بەگشتی بەتابەت لە کۆمەلگایەمە و کاریگەری لێ دەکات. سڵاو لێوەش کاکدانیار بەیانیتان باش بەیانی ئێوە بینەرانیش باش سەرەتا مەوێت لە پێناسەی بێکاری و دەستی بکەین ئایا بەچی وترێ بێکار مرۆڤێکەیە ئەم مرۆڤە توانای و جەستەی و عەقڵی هەیە بۆ کارکردن و ئەگەڕێ بە دوای کارە کاری دەست ناکەوێت بەم کەسە وترێ بێکار. لە زانستی دەروونناسیە لەو کاتەوە گرفتەکە دەست پێ دەکات کە مرۆڤ توانای هەیە بۆ کاری دەست ناکەوێت کێشەکە لێرە هەیە ئەوەیە ئەم توانات چی لێت ئەم توانای مرۆڤەت چی لێت ئەم توانای کە خۆڕستقێکی خودداییە بۆ بەردەوامی ژیان بۆ دروستکردنی شارستانیت ئایا کە ئەم توانا بەکار نایە بۆ شێوێکی باش چی لێت وەکو نمونەیەکی سادت دەست پێ یەکەم بۆی کە هەموو کەسێک تێ بگات بۆ نمونە سەرچاوەیەکی ئاوی هەیە سەرچاوەیەکی ئاویکانیەک ئەتەقێ لە شارێک ئەگەرم کانیە بە لە ڕێی پرۆژەوە ئەتوانی ئاوی شارەکەی پێداویم بکەی و ئاوی خواردنەوەی پاک بۆ هەموو شارەکەەوە بۆ شارەکانی دەوروبەریش داویم بکەی بەڵام لە هەمان کاتاگەرم ئەوە بە پرۆژەیەکی ڕێک بە جوانی ئیدامە نەکرێت ئەم ئاوا بێتە جەلکەوە بێتە شوێنێکی پیس شارەکە پیسەکە بێتە بۆنێکی پیس بۆ شارەکە بە هەمان شێوەیەش توانای مرۆڤ وایە ئەگەر ئەم توانا بە شێوەیەکی ڕێک بەکار نەکرێت ئەوە کێشەی گەورە دروستەکات و تواناکە لە شوێیەوەی کە وڵاتی پێ دروست بکرێ و لە شوێنەوەی کە وڵاتی پێ بەش بخرێ و لە شوێنەوەی کە مرۆڤەکە خۆی سوودمەند بێ و چاودێری سوودمەند بێ ئەبێتە زەرەر. باش کەواتە مامۆستا گۆران ئەگەر لە کۆمەلگایەکدا کە بێکاری بڵاو بێتەوە دوجار کاریگەریەکانی بێکاری چین لەسەر تاک و لەسەر کۆمەلگا بەگشتی کاریگەری بێکاری یەک ڕەهەند نییە فرا ڕەهەندە کاریگەری دەرونی هەیە و کاریگەری کۆمەڵایەتی و کاریگەری تەندروستی کاریگەری ئابووری و زۆرن سەرەتا لە کاریگەری دەرونەکانەوە دەست پێ بکەین مرۆڤ قورستترین سزا لە جیهانە بۆ مرۆڤ ئەوەیە کە ئەم مرۆڤە بخرێتە زیندانێکی تاکە نەفەریەوە چونکە مرۆڤ بە سروش کۆمەڵایەتی بێکاریش یەکەم شتێک کە لە مرۆڤ ئەکات و یەکەم سزایە کە مرۆڤ بەدەست بێکاری و چێژی ئەوەیە کە تەنیا بێتەوە وە کۆمەڵناسەکان ئەڵێن مرۆڤ لە کۆمەڵگەیە نێوانی مرۆڤ و تاک ڕۆڵە
مرۆڤ ڕۆڵی نامێنی کە مرۆڤ ڕۆڵی نەما لە کۆمەڵگەیە چی لێ دێ مرۆڤە خەمۆکە بێ سترێتە بێ قەلەقە بێ هەچی کاریگەری دەرونی خراپ هەیە لەسەر مرۆڤە دروستە بێ و مرۆڤە دوجار ئەم کاریگەری خراپانە هەیە لەسەر ئەم مرۆڤە چیەکە بۆ پڕکردنەوەی فراغە چیەکە بێگومان زۆرینەی کۆمەڵگەوە و زۆرینەی خەڵک لەو کاتەیە بەداخەوە بە لایەنی خراپ پەڕواتەوە تووشی گرفتی گەورەیە بێت وەکو کاریگەری دەرونی وەکو کاریگەری کۆمەڵایەتی بێگومان مرۆڤێکی بێکاری زۆر دروستە بن ئەگەر مرۆڤێ بێکار هەبێت بۆ نمونە ڕێژەی بێکاری لە هەنێ ناوچەی کوردستان بۆ نمونە لە دەفەری ڕاپەڕین لە سەدا گەنجی دەفەری ڕاپەڕین گەنجە لە سەدا شەسیان گەنجەوە لە سەدا چلی گەنجەکان بێکارن لە هەمان شوێنەکانی تر لە هەڵەبجەی شەید لە سێ سادق لە هەموو شوێنەکان بەم ڕێژەیە کە موزیاوەکات ئەم بێکارانەیان لێ لە دنیا لە زانستی کۆمەڵناسیە مرۆڤە پەراوێزکراوەکانن ئەم مرۆڤە پەراوێزکراوانە چیان لێدێ ئەم مرۆڤە پەراوێزکراوانە دوجار بیرەکەن و لاشعوریانێ نەسیانەیە گروپی جیاجیا دروستە بێ بە دوجار پشێوی دروستە بێ بە دوجار تەلاق دروستە بێ تەلاق ڕێژی تەلاق زیاکە و دوجار کێشەی کۆش دروستە بێ بەداخەوە لەم ناوچانەی خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت و مەنتیقانی خۆمان کێشەی گۆچی عەقڵ دروستە هۆکاری زۆربوونی بێکاری ڕاستیەکەی و تایبەتە بە بواری ئەو کەسانی کە لە ئابووری ئیشەکەن من زیاتر لەسەر ئەوە ئیشەکەم کە کاتێک مرۆڤ بێکارە بێ چی بکات ئەوە بێگومان هۆکارەکانی دروستبوونی بێکاری زۆرن بەڵام زیاتر مختصەسی ئەو کەسانەیە کە لە ئابووریان کەواتە مامۆستا گۆران ئێمە چاوەڕوانی چی لە کۆمەلگایەک بکەین کە ڕێژەی بێکاری زۆر بێ وەک باسی شت کرد بێکاری دەبێتە هۆیەوەی مرۆڤەکان تواناکانیان بە شێوازی خراپتر بەکاربێنن نەتوانن لە بریشتی باش شتی خراپ بکەن کەواتە کۆمەلگایەک کە ڕێژەی بێکاری زۆر بوو بەرەو چ ئاڕاستەیەک دەڕوا چی لێ دەخوێنرێتەوە چاوەڕوانی چی لە کۆمەلگایەک دەکرێت کە بێکاری زۆر بێ مرۆڤ خۆی خودای گەورە مرۆڤی بە گەورەی دروست کردووە کاتێک کە مرۆڤ کۆمەڵگەیەک هەست بەم گەورەیە ناکە مرۆڤەکانی بێکار دەکرێن مرۆڤ توانایەوەی ناتوانێت بە تووشی بژێت چونکە بە گەورەی دروست بووە ئەگەر کۆمەڵگەیەک بێکاری زۆر بێت بێگومان ئەم کۆمەڵگە هەوڵەیە تعویزی بێکارەکەی خۆی بکاتەوە خێزان لەو کۆمەڵگەی هەڵەوەشی ڕێژەی تەلاق زیایە بێ کۆچ زیاکە لە دنیای ئەمڕۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاتەوە بە تایبەتی لەم وڵاتی خۆمانە کێشەی ئەوە سەری هەڵاوە کۆچی عەقڵی پێڵەن لە کۆمەڵناسیە یعنی هەموو مرۆڤ عەقڵەکان کۆچەکەن و دوجار کۆمەڵگەیەکی دەسەکەوێ دوای 50 ساڵی تر لی دیاریایەوە ڕەنگایەتەوە کە کۆمەڵگەیەکە بێ داهێنەر کۆمەڵگەیەکە بێ مرۆڤی داهێنەر و کۆمەڵگەیەکە بێ مرۆڤی بێ پیشەسازی و کۆمەڵگەیەکە بێ بەرهەم و کۆمەڵگەیەکە بێ زانست و کۆمەڵگەیەکە چکە مرۆڤ دوجار کۆمەڵگەیەکە بێکاری زۆر بوو کەواتە ئەم کۆمەڵگە بۆ نەکات زۆر باشە ئەگەر لە کۆمەلگایەک جاوەگەوەی کە بەڕێزدا باشدت پێکرد کە بێکاری زۆر بێت ئەوەندە بەو شەوازە دووە ئەکەوێت ئەبینین کە لە چەند کۆمەلگایەکدا کە بێکاری زۆر بێت تاوان تێدا زۆر دەبێت باش ئەگەر لە هەرێمی کوردستاندا بێکاری بگاتە ڕادەیە کە ئەوەندە زۆر بێت کۆمەلگەی ئێمە چی بەسەر دێت بەرەو کوێ دەڕوات لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە داتاکان تا چەندێک ڕاستنین ئەویان دڵنیانیم لێ بەڵام لە هەندێک شوێن لە سەدانەوە و لە هەندێک لە ساڵەکان لە 2010وانە لە هەندێک شوێن لە سەدا حەفدە و لە سەدا 90 خۆی بێکاری لە ستانداردا لە سەدا 3 بۆ 5 ئەویش زۆرە هەندێک وڵات هەن لە سەدا 0.1 یعنی ئەوە بێکاری کەمەتیاندا ئەگەر بەم شێوازە بێ ئەم بێکاری زۆر بێ وەکو شوێنێکی وەکو هەرێمی کوردستان ئەو ڕووداوانەی ڕۆژانەی بینین لە تیڤەکان و ئەو کاریگەریانەی بینین لەسەر کۆچ هەنێ ناوچەمان هەیە 20,000 گەنج لە یەک ساڵا کۆچەکات و هەنێ ناوچەمان هەیە مرۆڤ خۆکوژی تایە زیای کردو هەنێ ناوچەمان هەیە ڕێژەی تەلاق زۆر بەرز بووتەوە و هەنێ ناوچەمان هەیە ئەمانە هەمووی ئەو شتانێکی بینین بە شێوەیەک لە شێوەکان زۆرینیان دیاردەی هۆکاری بێکارین باشە مامۆستا زۆربوونی بێکاری نەبوونی کار بۆ گەنجێک ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو گەنجە کەوا ڕابێت کە ئیتر توانای کارکردنی نەمێنێت وا ڕابێت کە هیچ ئیشێکی بۆ نەکرێت توانای کارکردنی بە تەواوەتی لە دەست بات
زۆر ڕاستێک یەکێک لە کێشەکانی مرۆڤەوەیە کە خوو بە شتەکان وەگرێت ئەگەر مرۆڤێک ساڵێک 2 ساڵ 3 ساڵ بێکار بوو خوو بە بێکاری وەکرێ و دوجار ئەو توانانێکی هەیەی بۆ نمونە گەنجێک بەداخەوە کە ئەوەنەی کە داتاکان پیشانیان زۆرینەی بێکارەکان دەرچۆکانی زانکۆن یعنی زۆرینەی ئەو کە توانایەکیان هەیە توانایەکی زانستی و توانایەکی داهێنەریان هەیە کە بەڵام زۆرینەی ڕێژەی بێکاری لە ناو دەرچوانی زانکۆیە هەیە ئەگەرم گەنجە ساڵێک کاری دەست ناکەوێت 2 ساڵ 3 ساڵ ئەم گەنجە خوو بە بێکاری وەگرێ و فەرقەکانی بەشتیکەوە پڕگاتەوە دوجار توانەکانی ئەمری و ئەگەر کارێکیشی دەستکەوێت بێگومان لە بوارەکەی خۆیان نابێ و چونکە بوارەکەی خۆی مردووە و دوجار ئەم گەنجە تا ئەمرێک وەکو غەریبەیەک وەکو پەنابەرێک وەکو ڕفیوجێک لە نیشتیمانەکەی خۆی ئاژی چونکە وەک ئەو خەونە ناچکە خۆی بۆی ژیاوە وەک ئەو دەرزەی بۆ خوێنووە ئیشی دەست ناکەوێت ئەبەو شێوازی مرۆڤێکی مردووە بێ لە جەستەیەکی زیینەوە مامۆستا گۆران هەر لە چوارچێوەی بێکاری لە زانستی کۆمەڵناسی چۆن شیکردنەوە بۆ مرۆڤانەکرێ من لەبەرەوەی لە پسپۆڕێکی خۆم لە شارەزایەکی خۆم لە ئەکادیمی بوونەکەی خۆم ناتوانم کارم دەستکەوێت لە بابەتێکی جیاوازتریان زۆر پێچەوانەی ئەوەی کە من دەیزانم کار دەکەم ئەمە جوان لێ دەکا هیچ داهێنانێکم نەبێ یاخود ئەو بیرکردنەوە ئەو ئایدیایانەی بۆم دێ بۆی داهێنان بکەم لە بابەتەکەیە یاخود لە کارەکەمان نایکەم ئەمە لە ڕووی کۆمەڵاسیەوە شیشیکردنەوەیەک بۆ ئەو کۆمەلگایانە هەیە کە کەسەکان لە پسپۆڕی خۆیانە کار ناکەن یاخود وایان لێ هاتووە بێئومێد بن نەک بێئومێد بن هەر نەزانن داهێنان بکەن چونکە پسپۆڕی خۆیان نییان بە بێزاری شەو ئیشە بکەن پێشێکی مرۆڤ لە پسپۆری خۆیان نەبێیان لە پسپۆری خۆیان بێ ئەبێ کار ئەگەر مرۆڤێک لە بوارەکەی خۆیان کاری دەست ناکەوێت نابێت بۆسێت بەی شێوازێ ئەبێ بە هەموو شێوازێ هەوڵ بە هەر کارێکە بێت کارەکە تەنها بشەوی ژیانی دابین کات و مەشغولی بکات ئەبێت کار کات بەڵام ئەبێت لینکێکیشی لەگەڵ پیشە ئەسڵەکەی خۆیان نەپشڕێت بۆ نمونە مرۆڤێک هەیە ئابووری ناسە بۆ نمونە مرۆڤێک هەیە کۆمەڵ ناسە دەروون ناسە لە بوارەکەی خۆیان ئیش ناکات لە بواری چکای شەکە بۆ بژێوی ژیانی بەڵام ئەبێ بۆ نمونە لە ڕێی ڕێکخراوێکەوە بێ بۆ نمونە لە ڕێی خوێندنەوەی خۆیەوە بێ بۆ نمونە لە ڕێی سۆشیال میدیاوە بێ بەردەوام لینکێکی هەبێ لەگەڵ بوارەکەی خۆیان بۆ ئەوەی کە بەی شێوازێک لە بوارەکەی خۆی نەبچڕێت لە هەر کاتێکا دەرفەتێکە بوو لە بوارەکەی خۆیان کار بکات نابێ بەی شێوازێک مرۆڤ خۆی بدارە دەستی کۆمەڵگەوە خۆی بدارە دەستی قەدەر بە مانایەوەی کە خۆی بدارە دەستی شتێک کە نایزانێتیەوە خۆی بدارە دەستی ئەوەی کە چاوەڕوانیەکی نادیار مرۆڤ بێت بەردەوام ئیشێ بکات لە هەر بوارێکا بێ ئیشێ بکات و لیکی لەگەڵ بوارەکەی خۆیان هەبێ وڵێ زۆر سپاس بۆ بەڕێز گۆران عەبدوڵڵا توێژەری کۆمەڵایەتی لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵە بەڕێزان بێگومان زۆر بەمان سەردانی ناوچەی سەرکەوتوون بەڵە بەڕێزان بێگومان زۆر بەمان سەردانی هەورامانمان کردۆ بە تایبەت ناحی بیارەکە دەبینین سنووری نێوان عێراق و ئێران جیا دەکاتەوە ماوەی 2 ساڵە هاوڵاتیەک لەو سنوورەدا چایەخانەیەکی کردوێتەوە هاوکارمان سامان فەتاح لەم بارەیەوە ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەرین لە نێوان سنووری یاریمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانم لێرە هاوڵاتیەک چاخانەیەکی کردوێتەوە جیاوازی چاخانەکەی مام دەروێژ ئەوەیە هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان سەردانی چاخانەکەی یەکەن و چا دەخۆنەوە لەگەڵ ما بن ئێمەش چایەک لای مام دەروێژ دەخۆینەوە خەوان و حەوهەی باخم بەدەستەوە بۆ لەو پشتی جۆگەوە کە کاتە خاکیران بەڵام باخی خۆمانە لەو سەرەوە هەوڵ بە 8 باغ بوون
باران نەباری و ئاو نەبوو ئاویان بدەم و باخەکەم بەجێ هێشت و ئەتر شەو فکرم کردو ئەمە شوێنێکی سەخت بوو کرێکارم گرت و ئەمەم چاک کردووە ئەمە 2 ساڵە پار ئەوە ڕۆژی ڕەمەزان تا ئاخری تا ڕۆژی جەژن من لێرە کارم کردو ئەمەم چاک کرد و ڕۆژی جەژن یەکەم ڕۆژی بۆ ئیفتیتاحمان کردو ڕەحمێ کەروە دڵ یار خۆگیان دەیخێستەی زارێکت هەمووی کوردستان هەمووی عەرەبستان هەمووی ئێران تورکیە ئەوە حتا لە ئەمریکاشەوە یەن بۆ ئێرە دڵخۆشم لەبەرەوە بژێوی ژیانم و ماڵ و مناڵم مەشەڵڵا بە پشتیوانی خواگیانەوە ڕوومان تێکا و باشە لەخوا بەزیا بێتر بۆ ژیوی ماڵمان هەیە هەیەشەڵ وڵا هەموو کاکە ئەوە هەموویان ئێمە ئەو شێخانن بۆ نمونە ئەو بەری کوردستانی ئێران و ئەم بەریشی کوردستانی عێراق و ئەوە دەیەکەوە لە هانەگەمە ئەوانیان بۆ ئێرە چاخۆن و احتیادی لە خاکی خۆیان لۆ بەرەو منی لەم بەرەم و تر حدودەکەشمان پاکرد لەخوا بەزای ئێمە نایەڵێنی یەکێک بێ پیا خراپ بێ لەوێەوە کە ئەڵێ من هاتمە بیارە هەتا نێمە ئەم شێخانەی مام دەروێشە ئەو چایەی نەخۆم و ڕسمێ لەگەڵ مام دەروێشە نەگرم وەکەوەی ناتم بۆ بیانی درۆنەکەم لە جمعانە 500 تا 600 ڕسم ئەگرن ئەتر لەگەڵ پیاوانە بەڵام ئیسە لەگەڵ ئافرەتانە من ڕسم ناگرم کەسە بۆ نمونە دوێنێ ئافرەتێکات سەری ڕوود بوو من دەروێشم کە دەروێش بوو ینی لەخوا ترسی کە دەروێش بوو ئەو وەختە دوێنێ ها یەکسەر خۆڵی کرد بە خۆڵما وتی بە ڕستنەی بگرین سەری ڕوت و باڵی ڕوومیوتن کاکە جا ئاوا ئەبێ شەرع قبوڵیەکە ئەمە شەرع قبول نەکە نەویم لە پەلی پیاوەکەمێ نایە پاڵی خۆم ئەو لەو لاوە بوو وتم کاکە ئیسە لە باتی ڕسمێ 50 ڕسم بگرێت بەڵێزان هاوکارانمان لە هەولێر کردنەوەی پێشانگایەکی جوان نووسینیان بۆ کردین دەبیتی لەگەڵێەوە بینەری دەبین. لە شاری هەولێر پێشانگایەکی تایبەت بە خەتخۆشی کرایەوە کە چەندین جۆری نووسین لە خۆ دەگرێت کە دیاترینیان بریتی بوون لە ئاەتی قورئان و شعری ئەدەبی. پیشانگایەکە پێکاتیان لە کارەکانی 6 مامۆستای هونەرینە لە پەروەردەی ناوەند هەریەکە بە جۆرە کارێک بەشداری کردی هەیە لەسەر کاغز ئیشی کردی هەیە لەسەر دارە لەسەر کانڤاسە ئەوە بەو شێوەیە ئەوانە دارەکان بە سووتان ئیشیان لەسەر کردیە 6 مامۆستانە مامۆستا هەیە بە 5 تابلۆ بەشداری کردی مامۆستا هەیە بە 10 تابلۆ بەشداری کردی هەندانە بۆ خۆشنووسان بۆ ئەو هونەرمەندانەی بەشداری لەو شتانە دەکەن ئەگە بێت و کاردانەوەشی جوانی هەبیتن هونەرمەندیش هەندانێک لە بۆ دروست دەبیتن دەتوانێتن شتی جوانتر و باشتر دروستکاتن. ئێمە کە ئافرەتی کوردین کەم ئافرەتی کورد هەیە پێشەنگابی و یان بتانی شتی دروست کاتن کە لە بواری خەتەوە لە بواری خۆشنووسی ئەو لەوحانەش پێکاتەیە کانڤاس لەگەڵ ئەلوان و شت بە هەموو نەوعەتی خەت یعنی یەک بابەت نییە یەک نەوع نییە بەستە نەوع خەتە چیە پێکاتیە کە هەردێکە تعبیری لە شتێکی جیاواز دەکات لە حاڵەتە جیاواز دەکات ئەوانە هەموو فەرقیان هەیە لەگەڵ خەتەکانی تکە حەزمان لێ دەعممان بکەن کە ئەو شتانە شاتانە زۆر بی و بەرهەممان زۆر بی لە مستەقبلش ئیشەکان جوانتر دەبی بەڕاستی کە دەعمت هەبی پاڵپشتت هەبی شتیت لۆ تەوفیرکە مەوادە یان شتێکە پاڵپشتت بی زۆر باشە.
بەشداروانیش بە گرنگیەوە لە کردنەوەی ئەم زۆرە پێشانگانیان ڕوانی بە تایبەت کە شێوازی نەخشی تابلۆکان مۆرکێکی ڕەسەنایەتی و ئاینی پێوە دیارە. بەڕاستی جێگای دەستخۆشیەکەوە گەنجانێک هەبن تاوەکو ئێستا هزر و ئاوات و خامەکانیان کار بکە لە پێناوی خوا. بەڕاستی ئەوە جێگای سەرنج بوو لە بۆ من زۆریش کەیفم پێهات ئێمە وەکو موسڵمان وەکو هونەرمەند یعنی ئەوە هەم دووشت دەداتن هەم ڕەسەنایەتی هەم کە خواپەرستی و لە پێناوخوا کە زۆر لە تابلۆیەکانی ئایەتل کورسی بوون دوعای قورئانی بوون کاچی خامە ڕەنجین کاچی دەست ڕەنجین ئیشەکی وهای کردیە دڕی بە کۆمپیوتەر و تەکنۆلۆژیادایەت. تابلۆکان بە شێوەی خەتی ڕوقعە و نەسخ و ثولث و دیوان نووسراون کە بە چەندین زۆر و شێوازی نووسین بە شێوەیەکی جوان نەخشێنرا بوون. لە پێشانگاکەدا زیاتر لە 50 تابلۆی جیاواز نمایش کرابوون. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. بەسپاسەوە لەگەڵ هاوکارم شوان تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین کاتێکی خۆش خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.